سڵاوتان لێبێ و بینینتان لێو ڕژ لە ئارامی ئاسوودەی خۆشەویستانم ڕۆژ هاتینەوەلاتان با کۆمەڵێ بڕگە و بابەتی جوان بۆ ئومێدین کە بەدڵی هەمووتان بێت. سەرەتاش گفتوگۆ سەبارەت بە بابەتێکی گرینگەکەین وەک هەمیشە. بابەتی ئەمڕۆمان ئەویش خەمۆکیە، هەروەها هۆکارەکانی و نیشانەکانی و ساک و چەند گرینگە کە ئێمە زووتر چارەسەری ئەم چۆن بڵێن ئەم خەمۆکیە بکەین. ئەمە گفتوگوی ئەمڕۆمانە بێت و دواتریش میوانێکمانە بێت لەسەر هەمان بابەت، بەڵام سەرەتا پێمان خۆش بوو لەگەڵ هاوکارم فارس گفتوگوی لەسەر بکەین. سڵاو لێبێ و ڕۆژ باش. ڕۆژ باش سارە، هیوادارم باش بیت بەڕێزان. ڕۆژی ئێوەش باش، هیوادارم کە ئێوەش باش بن، ساغ بن، سەلامەت بن و دوور بن هەڵبەت لە خەمۆکی. دیارە تەوەری ئەمڕۆی سەرەتامان قسە و باسکردن و شەنوکۆکردنی بابەتی خەمۆکی دەبێت. هەڵبەت خۆم و سارا لێرەیە وەکو توێژەر ناوەکو دەرووناسەک نا، بەڵام ئەو حاڵەتان یاخود ئەو دیاردانی کەوا لە کۆمەڵگایە بینین و هەنگاوەکانی و هاوکات پاڵنەرەکانی خەمۆکی چین و سارا چی وا دەکات کەوا مرۆڤ تووشی خەمۆکی بێ بەڕاستی. ئێمە لە ئێستاە هەمووان لە دنیایەکی جەنجاڵە بەڕاستیەژین، دنیایەکە وەکەڵی سەر و ژێروە بەڕاستی، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە. ئەمانە هەمووی هۆکارێکن بۆی کە ئینسان تووشی خەمۆکی بێت. زۆر جار ئێمە لە ڕووی داراییەوە کاتێک کە باری داراییمان خراپ بێت و ناهەموار بێت ئەوە بێگومان دووچاری خەمۆکیە بینەوە. ئەمە دەبێت هێشێک لە هۆکارەکانی کەوا مرۆڤ دووچاری خەمۆکی بێتەوە. تێکچوونی دۆخی ئەمنی، ئێمە زانین ئەم وڵاتە هەر لە سەرەتاوە لە سیەکانی سەدەی ڕابردوو و شۆڕشی تەکداری نەتەوەکانی ئەم وڵاتە و هاوکات ستەمی حکومەت لە هاوڵاتیانی ئەم وڵاتە، ئەم بۆتەیە، ئەم ژینگە کۆمەڵایەتیە. ئەمانە هۆکارێک بکەوا مرۆڤێکی تندروست بکە، مرۆڤێک بکە هەمیشە دووچاری خەمۆکی بێتەوە، خەفەتبار بێ، داڕوخاو بێت، نەهاوسەنگی لە دەرونیا هەبێت و بەدەر لە دۆخی ئەمنی سارا ینی خراپی دامەزراوە و سیستەمەکانی ئەم وڵاتە کەوای کردووە ینی ژیانمان بەگشتی ڕۆتین بێەوە، ژیانمان ینی هەموو ڕۆژێک دووبارە بێەوە، شتی تازە، شتی نوێ لە ژیانمان نەبێت. ئەمانە هۆکارێکن بۆی کە ئینسان تووشی خەمۆکی بێتوە لە دەستدانی کەسانی ئازیز. جاری وایە کە کەسێکی ئازیزی خۆمان لە دەستە دەین و ماڵئاواییمان لێ کات، ئیدی ماڵئاوایەکی هەتاهتایی بێ، یاخود ماڵئاوەیەک بێ بۆ ماوەی چەندین ساڵ و وڵات بەجێ بێڵێم بێگومان دووچاری خەمۆکیمانەکە کاتێک کە پەیوەست بین بەو کەسەوە. بابزانم سارا تۆ لە ژیانی ڕۆژانی خۆتە چه حاڵەتێک چه دیاردەیەک کە لات نامۆ بێت و هەر خودی خۆت یاخود من بۆ منە دووچاری خەمۆکیمانی کردووە و ڕێگە چارە چیە بۆی کە دەرباز بین لەم خەمۆکیە بەڕاستی؟ بەڵێ فارس لە سەدەکانی پێشوو ئەوەندە گرنگی بە دۆخی دەرونی و هەروەها نەخۆشە دەرونیەکان نەئەدرا، بەڵام لە ئێستای بینی کەوا گرنگیەکی زۆری پێدرێ، بەتایبەت لە ئێستای بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکان خەڵکی تۆزێک یاخود تاک و ڕادێک وشار بوونەتەوە سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان، چۆمڵێ تاک و ڕادێک لە کۆمەلگەی ئێمەش اعترافی پێکرێت، بەڵام لەگەڵەوەشا کاتێک کەسەکان نیشانەکانیان تیا دەرەکەوێت ناچن سەردانی پزیشکی دەرونی بکەن، لەبەر کۆمەڵێک هۆکاریچێک لەوان ئەویش کە ڕەنگە بەعیبی بزانن یاخود هەندێک کەس تایبەت لە ڕۆژهەڵات بەڵێ لە کۆمەڵگەی خۆمانە ئەتوانین بڵێن ڕەنگە بەو شێوازە سەیری بکەن. بەڵام شتێکی تریش هەیە پێویستە ئێمە باسی بکەینیش هەموو دڵتەنگیەکمانەوە نییە و کەسە خەمۆکی هەیە، ڕەنگە ئەمە تۆزێک هەڵە لێ تێگەشتی بێتین کاتێک تۆ دڵت تەنگە بێ خۆت شەپۆلێکی دڵتەنگی دێت و ئەڕوات ینی ئیستمرار ناکا لەگەڵ تۆیە، مانای ئەوە نییە کە تۆ خەمۆکیت هەیە، تەنها دڵتەنگیەکی کاتیە یاخود هۆکارێکە کە ڕووداوێت کە ڕووی داوە دواتر تۆ ئەتوانیت باشتر بیت. بەڵام خەمۆکی کاتێک کە تۆ سیستەمی خەوتن و خواردنت تێکەچێ و ئەبینی کەسێکی بێهیوای یاخود کەسێکی نێگەتیڤیت ڕەشبینیت و هەروەها ئەو شتانی کە پێشتر سەرنجی توی ڕاکەش یاخود تۆ حەزت لێ بوو ڕەنگە میوزیک بوو بێت یاخود گۆرانی بێت یاخود چوونە دەرەوە بێت، فیلمێک بێ شتێک بێت کە تۆ پێشتر حەزت لێ بۆ سێرەکی لێسێ حەزت لێنێ و شتانی کە پێشتر دڵخۆشانە کردی ئێستا بەیت شێوێ ینی کاریگەریت لێ ناکەن، دڵخۆشت ناکەن، ئەمانە یەکێکن لە نیشانەکانی. بەڵام هەموو کات ئەم نیشانانە مانای ئەوە نییە کە تۆ خەمۆکیت هەیە، بۆیە پێویستە کە تۆ سەردانی پزیشک بکەی. هەندێک جارش پزیشکەکان ئەڵێن ڕەنگە ئەمە هۆکارێکی تەندروستی جەستەیی بێت، ڕەنگە بنێرێت بۆ کۆمەڵێک فەحس و پشکنین بۆی کە بزانێت ئاخۆت و نەخۆشیێکی ترتەیەکەوە کاریگەری لە تۆ کردو. هەندێک جار نەخۆشەکانی تر کاریگەریەکەن لە دەروونمان. لەگەڵ ئەوەشە
سێرەکەیت کە فەحسێکی وان نییە چۆن بڵین تیشک بێ خۆت هەری فەحسێکی تر بێکەوە یەکسەر بڵێت و ئەو نەخۆشیەتە پێویستە پزیشکێکی پسپۆر بێت بۆ ماوەیەکی باش لەگەڵ توێدا بنیشە گفتوگویەکی باش بکەیت لەگەڵیا تاوەکو لە تۆ تێبگات و پێت بڵێت ینی چارەسەرەکانت بۆ بنووسیان دێجا ڕەنگە تۆ ئەو کەسانی کە نێگەتیفن قەتعیانکەی لە ژیانت ئەمە یارمەتیت بدات یاخۆت ڕەنگە هەندێک دەرمانت بۆ بنووسێت بۆەوەی کەوە چۆن بڵێن ئەو هۆرمۆناسانی کەوە کاریگەری ئەەکەن لە دڵخۆشی و دڵتەنگی چارەسەر بێت و چونکە هەندێک لەو هۆرمۆناوکو دۆپامین و کۆمەڵێک هۆرمۆناتی ترن کە مێشک دەری ئەدات کە تەوازن نەبوو یاخود یەکسانی نەبوو لە دەردانیان یاخود چۆن بڵێن تێکس و ڕێژی دەرزانی ئەو هۆرمۆنانە ئەمە کاریگەریەکە لەوەی کەوا تۆ تووشی دڵتەنگی بیت. لێستا لە تۆڕ کۆمەڵایەتیەکان ئەبینین کۆمەڵێک سلبیاتی هەیە بەڵام لەگەڵەوە شاندێک ئیجابیاتی هەیەکەوە ئاگادارمانەکاتەوە لەوەی کەوا خەمۆکی ئاسایی و ژمارەیەکی زۆر لە خەڵکی تووشی خەمۆکی بوونە بە هۆی ئەوەی کەوا یەکێک یاخود یەکێک لە هۆکارەکانی ئەوەیەکەوە خەڵکی دوورن لە یەکتریەوە پەیوەندیەکان پتەونی وەکو پێشتر و لەگەڵەوەشە ئیدراکی کەسەکەیە ئەمانە هەمووی کاریگەریەکەن لەوەی کەواتۆ تووشی خەمۆکی بێت وەروەکو هاوکارشمامەژەی پێکرد ڕەنگە هەندێک جار هۆکارەکەی ڕۆتینی ڕۆژانەمان بێت کە کاریگەریمان لێکە دووبارە بوونەوەی هەمان ئەو شتانی کە ڕۆژانە تو هەری بینیت ئەمە هۆکارە بۆیە تۆ ماوەی جارێک پێویستە کە لە ئیش و کارەکەت پشوویەک وەربگریت لە دەنگەدەنگ و ناخۆ چۆن بڵێن ئەو مەسئولیاتی ژیانت پشوویەک وەرگری بچی بۆ سەیرانێ بچی بۆ سەفەرێک بکەی بۆ ئەوەی کە تۆزێک مێشکت استراحەت کە هەندێک جاریش ئەبینی کە هەندێک کەس دەڵێن من پێویستە بەتەنها بڕۆم بۆ سەفەرێ بکەم بۆ وڵاتێکی تر بەدڵنیایەوە باشتر وایەکەوە تۆ بۆ ماوەیەکی باش لە شوێنێکی تر بیت دوورکەویتەوە لەو کەسانی کە نێگەتیڤن یاخۆ دەگەر هاتوو کارەکەت سترێسێکی زۆری خست بۆ سەرت پێویستە تۆ پشوویەک وەربگریت بۆی کەوا تۆ ئیستراحەتێ بکەیت تۆزێک ئەو سترێسە کەم بێتەوە لەس ئەو فشاری کە لەسەرتە کەم بێتەوە زۆر پێویست هەندێک جاریش مەسئولیەتێکی زۆر کە لەسەر شانتە ئەوەش هۆکارە بەتایبەت بۆچی ینی منداڵێکی تەمەەن 17 ساڵ 18 ساڵ کە بە تەمەنێکی منداڵ دانرێت تووشی خەمۆکی بێت ئەڵێن هۆکارەکەیەوەیەکەوە فشارێکی زۆری لەسەر هەندێک جار هەندێک لە پزیشکەکان چونکە دایکان و باوکان کە تەوقعێکی زۆر بۆ دانێن کەوتۆ ئەو هەموو شتە بکە یاخود چیتە فلان زانکۆ ئەو مەسئولیەتانی دەن بەسەر شانی تۆیانمانە ڕەنگە بێتە هۆکارێک کە تۆ تووشی خەمۆکی بیت بۆیە پێویستە دایکان و باوکانە گەر هاتوو هەستیان کرد کە ئەو نیشانانە لە منداڵەکانیان هەیە بە زووترین کات چارەسەری بکەن چونکە لەگەڵ مانەوە یاخود لەگەڵ کاسە خەمۆکی زیاتر ئەبێت و قوڵتر ئەبێتەوە بۆیە تاکو زوو چارەسەری بکەی ڕەنگە لە ماوەی 2 هەفتەیەکە هەندێک چۆن بڵێ جیاوازی ببینیت لە ئەو دڵتەنگی یاخود لەو خەمۆکیەکەوە تۆ هەتا بێگومان هەڵبەت سارە هۆکار زۆرە و خاڵ زۆر لە سەریانی بۆ نمونە توێژران و پسپۆڕان قۆناغی مرۆڤایەتی بۆ یاخود مرۆڤ بۆ سێ قۆناغشیەکەنەوە یەکەم جاڵێ مرۆڤی عاقڵ وەکو بوونەوەرێک یاخود وەکو فیگەرێک لە کۆمەڵگای وەکو تاک هەڵگری عقل بووە و بەڵام بیری نەکردوێتەوە بۆ نمونە دوای ماوەیەک ئەنجام مرۆڤ ئاگری داهێناوە پاشان مرۆڤی پیشەگەر ینی مرۆڤ دواتر کە دوای کشت و گاڵ خەریکی پێشە و پیشەگەریەوانە بێ پاشان مرۆڤ وەکو مرۆڤێکی بیرکەرەوە ئەنی قۆناغی بیرکەرەوە چکە مرۆڤ بیری کردەوە و پێشکەوتن و تەکنەلۆژیای داهێنا جالێرەیە ئەوترێ ئەگە مرۆڤ ینی کەم بزانێت لە ژیانیان کەم بزانێت بەختەوەرە بێ بەڕاستی سەبۆ نمونە دقەدە لە کۆمەڵگیاوانی کە هیچ نازان یاخود بۆ نمونە هەر سەرقاڵی ئیشوکاری ڕۆژانی خۆیان و بێئاگان لە گۆڕانکاریەکان لە پێشکەوتن سەرەکەی زۆر دڵی خۆشە زۆر مرتاحە و ئەوترێ ئەگە زۆر بزانیت بەڕاستیەوە دووچاری خەمۆکی و ناڕاحەتی بیتەوە بۆ نمونە هەروەکو نیچەی فەیلسوف ینی کاتێک کە گاتە ترۆپکی ناومێدی لە کۆمەڵگایە دووچاری خەمۆکی و هاوکات لە پاش خەمۆکی دووچاری شێتبوونە بێتەوە بەڕاستی بۆیە ئێمە لە ژیانی ڕۆژانی خۆمانە هات دەوترێ خێر لە ئوموری ئەوسەتوە هەمیشە ڕێگە ناوەڕاستەکە هەڵبژێرین وە بۆی کە دووچاری معانات و خەمۆکی و نەخۆشی و ناخۆشی و دەردیسەری و نەهامەتی نبینەوە ئێمە ئەنی کۆمەڵی سێکتر زۆرەکە کە بتوانین مرۆڤەکانی ئێمە لە خەمۆشی دەرباز کە بەڵام هەندێکی بەداخەوە هەندێک سێکتەر هەندێک بوار هەندێک ستراکچەر بنیاد هەن لە کۆمەڵگەیە کە بە ئامانج مرۆڤەکانیان
کردو بە ئامانجی خۆیان تاکۆ مرۆڤ دووچاری خەمۆکی بێتەوە مرۆڤێکی بیرکەرەوە نەبێ مرۆڤێک بێت کە نەتوانێت داهێنام کە بۆ لەبەر ئەوەی مرۆڤ ئەگەر هاتوو لە کۆمەڵگایە چەق بەستوو بوو دۆگما بوو لە شوێنی خۆی مراوەحەیکرد نەتوانی بجوڵێت و مرۆڤێک بێت کە بە ڕۆتین پەیوەستی بکەی مرۆڤێک بێت کە تەنها بیر لە ژیانی ئەمڕۆ سپەی بکاتەوە بەرنمەیەکی استراتیژی دوورمە و دوای نەبێ بۆ دوا ڕۆژ ئەمە ڕەنگە لە ڕووی سیاسیەوە زۆر جار بە ئامانج کراوین هەمووان لە کەشتەکەین و جاری واشەیە کاریگەری وڵاتانی دەوروبەر لە سەرمان لە ڕێگای سستکردنی چالاکیمان و لە ڕێگای بە خەمۆکیکردنی مرۆڤەکانی ئێمە ئامانجەکانی خۆیان بەدەستێن بەڵام دوجا گرنگە ئیرادی خۆمان سەرکەوێ هەمووان دڵخۆش و کامەرامین باچین لای پەیامبەرمان زانان لەبەس زانە سڵاو دەبێت زانێرەکانی ڕۆژ لە کەرکووک چین فەرموو سڵاو لێبێ سڵاوتان لێبێ بەیانتان باش بەڵێ ئەمەوێ سەرەتا لە کەشوهەواوە دەست پێ بکەم وا دیارە بەهۆی گۆڕانکاری لە وەرزە و داخڵبوومان بە وەرزێکی نوێ کەشوهەواش وەک پێویست گۆڕانکاریەکی تەواوی بەسەردا هاتووە و لە ڕۆژدا پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرسی بە خۆیانەوە دەبینن و پلەکانی گەرما تا ڕادێکی بەرچاو بەرزە بن بەڵام لە شەودا کەشوهەوا بەو گوێری لە وەرزی بەهارداین پلەکانی گەرمادا دەبەزن و کەشوهەوایەکی چاردیە بۆ ئەم ڕۆژ لە کەرکووک کەشوهەوا بەرزترین پلەی گەرما 26 پلەی سیلیزیە و لە شەودادا دەبەزێت بۆ 6 پلەی سیلیزی باشە زانە پێمان بڵێ لە کەرکووک لە ئێستاە هەڵبەت بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیل لە نێو شاردا ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بۆ تۆ هیچ ئامارێک یاخۆت بۆ نمونە بە هەماهەنگی تۆ لەگەڵ لێپرساوانی هاتوچۆی کەرکووک لە ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ لە کەرکووک تا چەند ئەندازەیەک زیادی کردووە و تا چەند هاوڵاتیان پابەندن لە کەرکووک و لە ماوەی ڕابردوویش ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە و هەروە خاڵێکی دیکە هەن کە ئەبینی لە نێو شاردا کۆمەڵێک بازگەی کاتی دانراون هۆکارەکانی چینەمانە بەرلەوەی بچمە سەر پۆلیسی هاتوچۆ و بازگە کاتیەکان کەوا لەلایەن پۆلیسی هاتوچۆ دادەنرێن دوێنێ لە ئەکانی سێ ڕووداوی هاتوچۆ بەداخەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پابەندنەبوونی هاوڵاتیان بە پابەندنەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ واگەڕێتەوە و لە یەکێک لەو ڕووداوانە بەداخەوە لە گەڕێکی کوردستان کەنجێکی تەمەن 17 ساڵان بەهۆی تیژڕەوی و پابەندنەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ و کۆنتترۆلی خۆی لە دەست دەدا دەکێشێت بە ئۆتۆمبیلێکدا دواتر بەهۆی ئەو تیژڕەوی کە هەی بۆ نەیتوانیوە کۆنتترۆلی خۆی بکە دەچێتە نێو ماڵێکەوە بەداخەوە لەوێ گەنجەکە دەست بە جێگیانی لە دەست دەدا گەنجێکی تەمەن 17 ساڵان بووە بە ناوی پەیوەند کاکە دینەوە هەر لەوێ دەست بە جێگیان لە دەست دەدا و دەیبەنەوە کە سوکارەکەی بەداخەوە ئەمەش بۆ ئەوانە دەگەڕێتەوە کە هاوڵاتیان یاخود شۆفێران کەمتر لە کاتی شۆفێریە هەندێک کات سەرگەرمی کۆمەڵێ بابەتی ترن وەکو مۆبایل یاخود مەشغوڵ دەبن ئەمەش بۆ وەگەڕێتەوە کۆنتترۆلی خۆیان لە دەستەدەن دواتر تووشی ڕووداوی نەخوازراوە بن بەداخەوە شۆفێران پێویستە زیاتر وریای خۆیان بن پێویستە زیاتر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن و پۆلیسی هاتوچۆ لە شارەکەش بەردەوام لە ڕێگەی دانانی بازگەوە بۆ چاودێریکردنی شۆفێران بۆ ئاگاداربوون لە چۆنێتی پەیڕەوکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ لەلایەن شۆفێرانەوە بەردەوام بازگەی کاتی لە نێو شارەکە داناوە و ڕێنمایەکانی پۆلیسی هاتوچۆ لە ئێستادا بۆ هەچ شۆفێرێک ئەگەر مۆڵەتی نەبێت یاخود مۆڵەتی بەسەر چوو بێت ئەوانە سەرجەمیان غەرامە دەکرێن و پارەیان پێ دەبژێدرێت لە پێناو ئەوەی بتوانن باشترین سیستەمی هاتوچۆ لە شارەکە دابینکەن بۆ شۆفێران یاخودە و شۆفێرانی ساڵنامەیان بەسەر چووە یاخودە و شۆفێرانی تەمەنیان کەمترە لە تەمەنی یاسایی خۆیان و شۆفێری دەکەن ئەمانە سەرجەمیان ڕوبەڕووی دادگا و لێپێچینەوە دەبنەوە ئەمەش لە پێناو سەلامەتی هاوڵاتیانە لە شارەکە لە پێناو ئەوەیە کە سیستەمێکی باشی هاتوچۆ لە شارەکە پەیڕەو بکرێت زۆر باشە زانە دوێنێ دیداری یەکێتی سازکرا لە سنتەری ڕۆشنبیری لە شاری کەرکووک پێم خۆشە بزانم ئەو کەسانی کە ئامادە بوون کێبوون و هەروەها گرنگترین ئەو بابەتانی کە باس کرا چی بوو بە شێوەیەکی گشتی چۆن بەڕێوە چوو دیدارەکە بەڵێ
وا دیارە دیداری یەکێتی دەستی بە کارەکانی کردو و سەرەتای دەستپێکردنی دیدارەکەش لە شاری دهۆکەوە بوو ئەو بینیمان بە ئامادەبوونی جەماوەرێکی فراوان خەڵکێکی یەکێتی زۆر لەو شارە دیدارەکە بەڕێوە چوو لە دوای دهۆکیش کەرکووک وەکو دووەمین وێستگا کاروبارەکانی دیداری یەکێتیدا دەستی پێکرد ئەمەش لە پێناو ئەوەیە یەکێتی وەڵامی سەرجەم ئەو پرسیارانە بداتەوە کەوا لای تاکی یەکێتی لای هاوڵاتیان دروست بووە و یەکێتی بۆ ئەم مەبەستە سایتێکی داناوە بۆ ئەو کەسانەی کەوا یەکێتیش نین دەتوانن ڕاو بۆ چوون و سەرنج و پێشنیاری خۆیان بگەێنن هەڵبەتە لە دیدارەکە لە کەرکووک لە دەستپێکی دیدارەکە لە کەرکووک بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر یەکێتی دۆستێکی زۆر کادر و ئەندام ئەو حزبە بە شێوەیەکی بەرچاو بەشداریان تێکرد لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک لە کاتی دەستپێکی دیدارەکە و دواتریش دوای دابەشبوونی لیژنەکان بەسەر 11 لیژنەدا ئەو کادر و ئەو ئەندامانە دابەشکران و کۆبوونەوەی یاسایی خۆیان ئەنجامدا و ئەم کۆبوونەوەی ئەم لیژنانە بەردەوام دەبێت و یەکێکی تر لە خاڵە گرنگەکان گەنجان و ژنان بەشداری کارایان پێکراوە لەم دیدارە ئەمەش بۆ ئەوەیە زیاتر پشت بە بەهرە و تواناکانی ئەو دوو توێژە ببەسترێت و گەنجان لای خۆشیانەوە ئەوە ئێمە بینیمان گەنجان خۆشحاڵی خۆیان دەربرەوە بۆ پێی یەکێتی حیزبێکە هەمیشە پشتی بە بەهرە و تواناکانی گەنجان بەستووە بۆیە لە دیدارەشدا گەنجان پشتی شێریان بەرکەوتووە دروست هەڵبەت لە سەرەتای لیژنەکانی 11 لیژنە و بەڵام لە ئێستاە زیاد کرا و وەرزشی بۆ زیاد کرا و پێشما بە پێشمەگە دێرینەکان کە تایبەتمەندە بوان زیاد کرا بۆی ینی ڕاستیکەینەوە فەرمو بەردەوام بە دەستان خۆش بێت بەڵێ و لێژنەکان بەردەوامن لە کاری خۆیان ئەوە ئێمە بزانین ئەم لێژنانە کار و بار و کۆبوونەوەی خۆیانەکەن ڕاو سەرنج و پێشنیاری سەرجەم ئەو ئەندامانەی کەوا لەو لیژنانەیە وەردەگیرێت لەلایەن سەرۆکی لیژنەکانەوە سەرۆکی لیژنەکان لە ئەندامانی سەرکردایەتی و کەسایەتی باڵەکانی نێو حیزبەکە هەڵبێژێراون و کاری خۆیانەکەن و دواتر سەرجەم سەرنج و ڕاو پێشنیاری ئەم ئەندامانە یاخود هاوڵاتی ئاسایی دەکرێن بە راپۆرتێک و ئاراستەی کەسانی سەر و خۆیان دەکرێت بۆ دیداری باڵای یەکێتی کەوا لە بڕیارە سەرەتای مانگی ئایار لە سلێمانی ئەنجام بدرێت. بەڵێ زانە وتراکە بە شێوازی ئەلکترۆنیش ئەتوانن چۆن بڵێن ڕابۆچوونەکانی خۆیان بنێرن ئەمە تاکو چەند ڕاستە؟ بەڵێ وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاشدا یەکێتی لە سەرەتای بڕیاردان بۆ دەستپێکردنی ئەم دیدارە بەر لەوەی دیدارەکان لە شارەکان دەست پێ بکات سایتێکی ئەلکترۆنی داناوە ئەمەش بۆ چییە بۆ وەرگرتنی سەرنج و ڕاو پێشنیاری سەرجەم ئەو کەسانەیەکەوە ناتوان بەشداری ئەو کۆبوونەوەنە بکەن یاخود خەڵکانێکن لە دەرەوەی ئەم حیزبە یاخود خەڵکانێکن لە دەرەوەی وڵات سەرجەمە و تێبینی و ڕاو سەرنجی خۆیان ئەنێرن و یەکێتیش سەرجەم ئەم خاڵانە کۆ دەکاتەوە و کاریان لەسەر دەکاتە کار و بەرنامەی خۆیەوە و ئیشی لەسەر دەکات لە داهاتوودا و ئەمەش سەرجەم ئەمانەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە یەکێتی دەوێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کەوا لای تاکی یەکێتی و لای خەڵک دروست بووە یەکێتی بۆ کارەکات یەکێتی دەوێت لەم دیدارەدا سەرجەم ئەو پرسیارانە وەڵام داتەوە کەوا دروست بوونە. زۆر باشە دەست خۆش سپاس بۆ هەموو زانیاریەکان. سپاس بۆ زانە ئەلبەت سارا دیدارە خۆی لە خۆیانی گرنگێکەوە ساز کرا لە بەتایبەت لە کەرکووک و ئەو لیژنانی کەوا دانراون هەمووی لیژنەی تایبەتمەندە و کەسانی پسپۆڕی تێدایەوە هاوکات دوجار دەکرێ بە کارنامە ئەکرێ بە پرۆپۆزلێک و ئەدرێ بەسەرەوە و پاشان لە سەرەتای مانگی 5دا لەلایەن سەرکردایەتیەکێتیەوە گفتوگۆ و گەنگەشی لەسەر دەکرێەوە هاوکات دوجار بۆی کە یەکێتی لەگەڵ سەردەمی ئێستا و قۆناغی ئێستا و هاوکات بە سەردەمی بوون و بە مۆدرنیتەبوونی حزبی پێ و دیار بێ ئێمە دوێنە لەگەڵ کۆمەڵک بیان ینی گفتوگۆمان کرد لەسەر ئەم دیدارە و گرنگی ئەم دیدارە هەمویان کۆک بوون لەسەرەوەی کەوە لە دیدارەکە و لە لیژنەکانە لیژنەیەکی تایبەتمەند هەیە بە پرسی مادەی 140 و تایبەتمەندتر بە پرسی کەرکووک و ئەم ناوچە دابڕاوانە و هاوکات لەگەڵ میوانەکانم خۆی خۆم گفتوگۆ کە تا چەند گرنگە لە ڕووی کارگێڕی و لە ڕووی سیاسی و گۆڕانکاری لە کەرکووکا بکرێت ئەوان باسییان لەوە کەوا یەکێتی کەرکووک لە ئەولەوێتی کارەکانێتی و تاوەکو ئێستاش لە بەغدا کاتێکە گفتوگۆ و تاوتوێی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دەکەن کەرکووک لە ئەولەوێتی کارەکانە و هاوکات بە میکانیزمی تایبەت بە بەرنامەی تایبەتەوە بۆی کە خزمەت بە کەرکووک بکرێ و هاوکات ئەم دۆخی کە لێستا هەیە لە ڕووی سیاسی و کارگێڕیەوە تێپەڕێندرێت و هەمووان کۆک بوونە سەرەوەی کەوا لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلال
بەردەوام بن و بە سیاسەتی حەکیمانەی چەپکە گوڵەکە لەم شارە پەیڕەوی بکەن و پێکەوە لەگەڵ نەتەوەکانی دیکەوەی جێ خۆشحاڵش بسارە دوێن لەو دیدارە لە سنتەی ڕۆشنبیری کەرکووک هەنی پێکاتە جیاوازەکان کورد و عەرەب و تورکمان هەڵبەتە عەرەب و تورکمان لەوێ بەجلی ڕەسەنایەتی خۆیانەوە بوون ئامادە بوون و ئەوان بە زمانی خۆیان باسییان لە گرنگی حتمی بوون و گرنگی بوون یەکێتی بۆ دۆخی ئێستای عێراق و کەرکووک تا چە ئەندازێکی گرنگ پێویستە و لە هەمان کاتە هەمووان باسییان لە سیاسەتی حەکیمانەی سەرۆک مانزلات کرد. بەڵێ زۆر باشە ماچینە شاری سلێمانی هاوکاردمان سەردەش عوسمان ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ. سڵاو لێبێ و بەیانیت باش سەردەشت. سەردەش ڕۆژێ لە بەغایە و ڕۆژێ لە سلێمانیە و ڕۆژێ لای خۆمان لە کەرکووک و سەردەش سڵاوت لێبێ فەرموولای تر چیە گوزارێ. سڵاو لە تۆ سارا بانی تۆ باش فارس بە حکمەوەی کە من ئێستا شانم خستۆتە ژێر ئەو بارودۆخەی کە ئێستا هەیە لە بواری ئیعلامە بۆیە ئەگەر لە بەغداد بێ لە هەر شوێنێکی ئەم دنیا بێ بۆی کە زانیارەکان وەکو خۆی بگەێنم ئامادەم. فارس دیارە ئەمەوێ لەوە دەست پێ بکەم کە ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا لە عێراقدا هەیە دیارە لە شاری سلێمانی ڕنگدانەوەی تەواوی هەیە وەک دەبیندرێ کە موچەخۆران و فەرمانبەران بە تایبەتی خانەنشینان لە ڕێگای کەناڵەکانی بەدەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینرا داوا دەکەن کە یەکێتی تاکە هێزە کە بەهانانەوە بچێت و ئەو گرفتانی کە ئێستا هێنە چارەسەر بکرێت بۆیە ئەوان پێداگیری تەواو دەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان مافەکانی هاوڵاتیان و موچەخۆران و بە تایبەت خانەنشینان دەستەبەر بکات. لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆنفرانسێک یاخود وەرکشۆپێک بەڕێوە دەچێت لە ژێر ناوی کاریگەری وزە لە پەیوەندیە سیاسیەکاندا دیارە 4 پسپۆر سەبارەت یاخود شارەزا لە بواری وزەدا گفتوگۆ لەو بارەیەوە دەکەن. لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ بەشێک لە ئەو خوێندنگایانەی کە بایکۆتیان ڕاگەیاندم و لە ڕێگای ئەکاونت و پەیجەکانی خۆیانەوە داوایان لە دایک و باوکان کرد کە مناڵەکانیان بگەڕێنەوە بۆ خوێندنگاوە تا ئەمڕۆ گەڕانەوە نێو خوێندنگاکان. ئەمە لە کاتێکدایە کە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی گردبوونەوەیان ئەنجام داوە ئێستا لە گردبوونەوەکە یاداشتێک پێشکەش بە وەزارەتی یاخود وەزیری خوێندنی باڵا دەکەن بۆ ئەوەی کە گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ. هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی کەسایەتیەکی شاری سلێمانی زیاتر لە 300 کارمەندی شارەوانی و پاکەرەوە خەڵات دەکات لەگەڵەوەشدا سەیرانە بەهارەیەکیان بۆ ڕێک دەخات دیارە دوایەوەی کە لە ماوەی ڕابردوودا هەندێک لەو کۆمپانیانی کە پاریان وەرنەگرت بوو بایکۆتی پاکردنەوەی نێو شاریان کرد بەڵام زیاتر لە 300 کارمەند عنی خۆبەخشانە بەردەوام و لە پاکردنەوەی شەقام و کۆڵانەکانی نێو شاری سلێمانی بۆیە لە پای ئەو دڵسۆزیە ئەمڕۆ خەڵات دەکرێت. لەگەڵ ئەوەشدا بەشێک لە مامۆستایان کە ژماریان 30 مامۆستای لە پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی لەلایەن پەروەردەوە خەڵات دەکرێن چونکە لە ماوەی ڕابردوودا هەم لە کاتی بایکۆت هەم لە کاتی کەرنتینەیە لە ڕێگای کەناڵی پەروەردە و ئەکاونت و پەیجەکانی خۆیانەوە وانەیان وتوەتەوە ئەمانە خەڵات دەکرێن. ئەمە ئاماژە بۆ بکەم کە بەداخەوە ئەمڕۆ نۆهەمین ڕۆژە کە 3 گەنج لە 21 مانگەوە لە ناوچەی ماوەت لە چەمی خەمەڵۆکە بێسەر و شوێنن تا ئێستا هیچ سەرداوێک نییە یاخود هیچ عنی ئەوەی کە هەیە بەداخەوە تا ئێستا هەم تیمەکانی بەرگری شارستانی هەم تیمەکانی غەواسی تەختەق و چەند کەسایەتیەکیش کە خۆبەخشانە بەردەوام دەگەڕێن کە ئێمە وەکو کەناڵی گەلی کوردستان و کەناڵی کەرکووک بەردەوام تیمێکمان لەوێدا بۆ ئەوەی کە زانیارەکان بە هاوڵاتیان بگەێنێت چونکە وەک دەبیندرێ کە هاوڵاتیان خەمی ئەوەیانە کاوسێ گەنجە چارە نووسیان چیە بەڵام داخەوە ئەمڕۆ کە نۆهەمین ڕۆژە هیچ چارە نووسێکیان نییە. هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی کتێبێک لە ژێر ناوی بووکە سوورە کە لە نووسینی سالار عەزیزە لە هۆڵی خاک دەدرێت بە خوێنەران. ئەمانە و زانیاریانە بوون دەگەڕێمە لای ئێوە فارس سارا ئەگەر پرسیارێکتان هەیە. باشە سەردەشت لە هەڵبەتە بە حکمی کە ماوەی ڕابردوو لە بەغدا بوویت و لە نێو هۆڵی پەرلەمان بوویت. باشە بینیمانکەوە لە نێو پەرلەمانی عێراق چیە گوزەرێەوە دۆخی سیاسی عێراق لە ئێستاە لە چ ئاست و چ ئاراستێکە و هاوکات کێشمە نێوان چوارچێوەی هەماهەنگی و هاوکات لایانی پێکەنانی حکوومەتی زۆرینە خود لایەنگری پێکەنانی حکوومەتی زۆرینە کە سەدر و هاوپەیمانەکانی لەخۆ دەگرێت. لە ئێستا دۆخی سیاسی عێراق و هاوکات نێو پەرلەمان و هەروەها
بڕیارە کە سبەی چوارشەمە گوایە هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمار بکرێت و بخێتە دەنگدانەوە لە نێو پەرلەمان و هاوکات لە نێو پەرلەمانتاران و شەقامی بەغدا چی لەبارەیەوە دەوترێت بە حکمی کە خۆت لە بەغدا بوویت و هاوکات لە نێو قوبەی پەرلەماناویت. بەڵێ دیارە لە تا دوهەمین کۆبنەوەی پەرلەمان من ئامادەگریم هەبوو لە ناو هۆڵی پەرلەمانە دوو ئاراستەی جیاوازێ ئاراستەیەکیان ئاراستە سیاسیەکەیە ئاراستەیەکیان شەقامی بەغدادە دیارە ئەوەی کە وەکو لەو راپۆرتانەیە کە من ئامادەم کردووە گفتوگۆم لەگەڵ کاسبکاران و شەقاما کردووەواتە لەگەڵ هاوڵاتی ئاسایی ئەوەی کە هاوڵاتی ئاسایی داوای دەکات ئەوەیە کە سەقامگیری وڵات جێڕانەوەی عێراق بۆ عێراقی کە وەکو خۆیان دەڵێن سەردەمی سەرۆک تاڵەبانی کە عێراقێکی مەزن بووە لەگەڵ ئەوەشدا ئەوان باس لەوە دەکەن کە ئەوان برسین ئەوان داوای ینی چۆن بڵێ داوای ئەوە دەکەن کە کارەبایان هەبێت کە ئاویان هەبێت کە بارودۆخی داراییان باش بێت بۆیە کاریگەری سیاسیەکە لەلای ئەوان زۆر گرنگ نییە لەگەڵ ئەوەشدا ئاراستەیەکی ترەیە لە نێو هۆڵی پەرلەمان و کۆبوونەوەکاندایە ئەمە لە سەرەتا لەوە باسی لێوە بکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی پاڤڵ جەلال تاڵەبانی پێداگیری تەواو دەکات بۆ ئەوەی کە عێراقێکی بەهێز دروست بێتەوە کە هەرێمی کوردستان لە پای ئەو عێراقەدا بەهێزتر دەبێت بۆیە لە گفتوگۆکانیا و لەگەڵ ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسیەکاندا قسە و باسی کردووە هەم داوای مافەکانی کوردی کردووە لە چوارچێوەی دەستوردا هەم داوای ئەوەی کردووە کە هاوڵاتیانی عێراق کە چەند جارێک باسییان لەوە کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمەوەی کە حزبی سەرۆک تاڵەوانیە دەتوانێت باڵادەستی هەبێ بۆ گێڕانەوەی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشدا بەداخەوە ئەوەی کە لایەنە سیاسیەکانی تر بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان لە بەغداد ئەو چێشمە و ململانەی دروست کردووە کە وەکو هاوڵاتیانی هەم هەرێمی کوردستان و عێراقش بۆیان دەرکەوتووە تەنها بۆ پلەپۆستە هیچ ئامانجێکی تری تێدا نیە وەکو ئەوەی کە دەبینرێ ئێستا نەک لە هەرێمی کوردستان پشێوەیەکی گەورەیشی لە شەقامی بەغدادا دروست کردووە کە ململانێ سیاسیەکەی خواستۆتەوە بۆ ئەوەی کە هەم ململانێ ینی تایفەکەیشی دروست کردووە ئەمە لە کاتێکدا ئێمە هەمیشە دروشمان ئەوە بووە کە کورد وەکو نەتەوەیەک توانیوێتی پێکەوە ژیان بەرجەستە بکە لەگەڵ هەموو نەتەوەکانی دیکەدا بەڵام بەداخەوە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەم لە ئەو توێتی کە کردویانە هەم لە گفتوگۆکانیاندا ئەو جۆرە سیاسەتیان پەرباک کردووە کە گرفتێکی گەورەی دروست کردووە وەکەوەی کە چۆن لە ماوەی ڕابردوودا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەبارەت بە پارێزگاری کەرکووک کێشەیان دروست کردووە ئێستاش گرفتێکی گەورەیان خستۆتە نێو سیاسەتی عێراقەوە ئەوە تا ینی پەخستنی ئەو سەرۆک کۆماریان ینی بەرجەستە کردووە ئەمە لەلایەکی ترەوە بەڵام ئەوەی کە هەیە تووشی ئەحراجیەک بووە ئەو هەماهەنگیە یاخود ئەو پەیوەندیەی حیزبەکانی ترە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەیەە کە من لە نزیکەوە گفتوگۆم لەگەڵ پەرلەمانتارەکانیان کردووە بە تایبەت ڕەوتی سەدەر من لەگەڵ یەک دوو پەرلەمانتارە گفتوگۆم کردووە ئەوان لە مووقفێکی ئەحراجان هەم کاتەکەی بەسەر چووە هەم شەقامی عەرەبی یاخود شەقامی بەغداد لە ماوە ڕابردوودا و شێرجێباریان بەدڵ نەبووە دواتر ئێستا کەسێکی تریان دابین کردووە ئەمان دەڵێن ئێمە خوێندنەوەی تەواومان هەیە کام کەسە لە ڕابردوودا لە دەستگایەکی ئەمنی بووە چۆن دەتوانێت عنی سەرۆکایەتی وڵاتێک بکە ئەمانە و گرفتانن لە ڕۆ سیاسیەکەیەوە بۆیە هاوڵاتیانی بەغدادیش وەکوە بینریکە ڕۆژانە هەم ینی گرتبوونەوە ئەنجام دەدەن هەم ناڕەزایەتی دەردەبڕن لەسەر ئەو سیاسەتە چەوتەی کە پارتی دیموکراتی کوردستان پەربای کردووە لە بەغداد بەڵام وەکو دەبینرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی باڤڵ تاڵەبانی پێداگیری تەواو دەکات بۆ ئەوەی کە سەقامگیری عێراق بەرجەستە بکات و ئەم شەو دوایین وەکو ئەوەی کە گرات دوایین گفتوگۆ لە نێوان سەدر و پەرێز پاڤڵ جەلال تاڵەبانیە بۆ ئەوەی کە وەکو ئەوەی کە ئەڵێ هانایان هێناوە بۆی چارەسەری گفتەکان بکرێت. سپاس سەردەشت دەستخۆش کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵمان بوویت مانوو نەویت. زۆر سپاس. فارسەوە کۆچینە لای هاوکارمان محەممەد ئەڵماس پێم خۆشە بزانم ئەم ماوەی بۆچی هەندە گرنگی بە سیاست و بابەتانە دەیت وڵات جاخۆ هەرچێک لێمە لە ژیانە استراتیژێکی سیاستێکیە بەڵام دوجار ئەگەر دقت بی لەم وڵاتەیە بێ لە وای لێ بێ خوێندنەوە شەنوکە بۆ هەموو باردۆخە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی خەڵکی وڵاتی ئێمە سێرەکی زانیاری باشیان هەیە سەبارەت بە ینی سیاسەوە بابەتانە بەڵام من هەستەکەم ماوە زۆر ینی بەڕژێکی زۆرسە گرنگیت پێدا
ئیدی پێویستە بۆ ژیانی ڕۆژانە جابیریشمان نەچێ سارا ینی پرسی پێکەنانی حکوومەتی نوێ عێراق لە ئێستاە بەڕاستی هەتا شەقامیش پێی ناڕەحەت بووە و بیریشمان نەچێکەوە هەر ئەگەر لە ئەگەری کۆنەبوونەوەی پەرلەمان هەتاوکو کاتی بۆی دیاری کراوەکەوە دادگای فیدراڵی دیاری کردووە ئەوە پەرلەمان هەڵدەوەشێتەوە و دەبێتەوە دەنگدانێکی سەر لە نوێ دووبارە بکرێت و کەمەش بە بەڕای چاودێران پێیان وایە کە ئەستا مەشتیوا بکرێەوە دوجار پێویستە کە هەموو لایەنەکان پێکەوە کۆک بن و هەمووان هاوڕا بن لەسەر پێکەنانی حکوومەتێک بێ لەسەر بنەماکانی شراکەت تەوافق تەوازن چکە عێراق لەسەر ئەم سێ بنەما و پرەنسیپە بنیاد نراوە و هەر کاتێک شراکەت تەوافق تەوازن وەلانرا فەرامۆش کرا ئەوە ئەگەری ڕوودانی شڕێکی خوێناوی ناوخۆی گەورەی هەیە لە عێراق ئێمە ڕەنگە ئێستا هەندێک خەڵک بڵێک ئاسایی با لە خواروی عێراق شەڕ بێ بەڵام بیرمان نەچێکێ من لە ڕووی کارژێڕی ئیداریەوە پەیوەستین بە عێراقەوە خوا نەخواستە هەر شەڕێک ڕوودا لە خوار و پریشکی ئاگرەکە بەر ئێمەش دەکەوێت بۆیە دوێنێ سەدر پەیوەندێکی تەلەفۆنی با بەڕێز بافڵ جەلال تاڵەبانیەوە کردووە هیوادارین کە ئەم شەویش ئەگەر دوا گفتوگۆ و دوا جەولەی سیاسی بکرێ بۆی کە سبەی ئەم قۆناغا تێپەڕێت و عێراق و هاوڵاتیان عێراق لەژێر باری ناڕەحەتی بەڕاستی دەربازیان بێت و حکوومەتێکی نوێی عێراقی دروست بێت تاوەکو هەمووان لە سایدا بەحەسێنەوە بیرمان نەچێ عێراق لەگەڵ ڕاستە هەندێک لە شەقامی عێراقی دەڵێن باقی چێکە ئێمە حکوومەتی زۆرینە تەجربە بکەین و تاقی بکەینەوە بەڵام عێراق مێژوێکی دوور و درێژی تاڵی هەیە لەگەڵ حکوومەتی زۆرینە ڕژەوی بەعەس وەکو زۆرینە کە وڵاتی بڕێوە دەبر بینیمان کەوا چی کرد ئێستاکە ڕەنگە هەندێک لایانی کوردی و هەندێک لایانی عێراقی کە بەشدارن یاخود هاوپەیمان لەو سێ کوچکەیەکەوە سەدر سەرپەرشتیەکە یاخود قیادەیەەکە بەڵام بیاگان لەوەی کاتێکە چوونە حکوومەت و ڕەنگە سەدر هێواشەواش پەیتا هەمووی فەرامۆشکە و وەلای بنێ و دوجار خۆی قیادەی عێراقکە و ئەمەش لە هەمان کاتە بیرمان نەچێت کە دەڕابردوو سەدر دانی بە پێشمەرگە و مافەکانی پێشمەرگە نەناوە و لێدوانی هەبووکەوە بە پێشمەرگی وتۆ میلیشە ئاخۆ کەسێک کە لە نەستی خۆیان لە عەقڵی خۆیان لا شعوری خۆیان بە تۆوا بڵێت ئیدی ئەگەر سبەی دوای حکوومەتێکی زۆرینە پێک بێنێ ئاخۆ چۆن لەگەڵ ئێمەیە مامەڵە بکە و بیریشمان نەچێ عێراق لەژێر چوارچێوەی معادلاتی ئیقلیمیە و کاریگەری وڵاتانی دەوروبەر لەسەری زۆرە و هەروەها بەدەر لە وڵاتانی ئیقلیمیش هاوکێشەیەکی نێودەوڵەتیشە و بێگومان ئەوەی کە هیوادارە هاوڵاتی ئیخوازێت و پێویستی پێیەتی کە لە داهاتووە حکوومەتێکی باش دروست بێت و تاکە ئامانج لێی خزمەتکردنی هاوڵاتیانی ئەم مەملەکەتە بێ بەدڵنیایەوە فارس ئەگەر باسی هەندێک زانیاری بکەین سەبارەت بە دیداری یەکێتی ئەویش پێشتر یانزا لیژنە بوو ئێستا دوو لیژنەی بۆ زیاد کراوە لیژنەی تایبەت با وەرزشی و تریشان پێما بێت پێشمەرگە دێرینەکانە لەگەڵ وەشە پلاتفۆرم و سایتی تایبەت هەیە بۆی کەمتۆ ئەگەر هەر پرۆژەیەک یاخود هەر ڕابۆچوونێک تێتوانی لەویانەوە لە ڕێگەی ئەو سایتەوە تۆ بۆی بنێری زۆر باشە هاوکارمان محەممەد ئەڵماس لە داخڵ قامادەیە سڵاو لێبێ و بەیانیت باش محەممەد بەیانیت باش محەممەد فەرموو بابزانی تۆ چی لە هەک بەدایە بەیانی باش سارە بەیانی باش فارس وەڵاوەی لە هەکبەی مندایە هەر بابەتی ئەمنی و ڕووداوە ئەمنیەکانە لە سووداوە لە چەند ڕۆژی ڕابردوودا باسی ئەومان کرد کە داقوق ماوەی چەند ڕۆژێکە باری ئەمنی سەقامگیرە و ئەوەیش بۆ مایە دڵخۆشکەری بۆ دانیشتوانەکەی بەڵام بەداخەوە لە دوو ڕۆژی ڕابردوودا لە زنجیرێکی کاری تیرۆریسی لە سنووری داقوق بەداخەوە دوو شەهید و دوو برینداری لێکەوتەوە فارس ماوەی دوو ڕۆژیشە لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ ئۆپراسیۆنی هێزە ئەمنیەکان لە باشووری داقوق بە تایبەتیش لە سەر چەمی ڕۆخانە دەستی پێکردووە لە گوندەکانی سوماقەی سەرەوە خوار و هەروەها تەلل بساڵ عبور تاک و ئەگاتە سنووری گوندی ئەلبوشەهاب و هەروەها مەیدان بۆ سعێدی هێز ئەمنیەکان ئۆپراسیۆنێکی بەرفراوانیان ئەنجام داوە لیواکانی 45 فرقەی هەشتی سوپای هەروەها هێزێکی مغاویر و لەگەڵ هێزێکی زریبۆشیش بەردەوام لەو ئۆپراسیۆنە بەشدارن ئۆپراسیۆنەکە دوێنێ دەستگیرە بەسەر بەپێی ڕاگەندراوێکی هێزە ئەمنیەکان هەروەها ئەو زانیارێنش کە دەستی من کەوت و پەیوەندیم کرد بە فەرماندەکانی
فەرماندە سەربازیەکانی سنوورەکە دەستگیرا بەسەر 9 مۆڵگەی و حەشارگای داعش و هەروەها دوای نیوەڕۆژیش تونێڵێکی گەورە لە نێوان گوندی ئەلبوشەهاب لەگەڵ سماقە لە نێو چەمی ڕۆخانە دۆزرایەوە و لە نێو تونێڵەکە جوبەخانەیەکی گەورەی تیرۆریستانی تێدا بوو کە ژمارەیەک زۆر لە بۆمب و مادەی سیفۆر و هەروەها چەکی مامناوەند و چەکی قورسیشی تێدا بۆ هەروەها مادەی TNT و سیفۆرەکان یەکجار زۆر بوو. من بۆ خۆم سەم لەگەڵ فەرماندە سەربازیەکان کرد وتیان ئەمانە بەکاری هێنین بۆ دروستکردنی بۆمب بۆ ئەوەی هێزە ئەمنیەکانی ناوچەکەی سنوورەکەی پێ بکەنە ئامانج. هاوکات ئۆپراسیۆنەکە تا ئەم ساتێش کە من قسەی لەگەڵ ئێوەکەم بەردەوامی هەیە کەمێک چەند ساتێک پێش ئێستا 3 مۆڵگای داعش یاخود 3 گردبوونەوەی تیرۆریستانی داعش لە نێو چەمی ڕۆخانە کراوەتە ئامانج. دەنگێکی زۆر بەهێز بوو، تەنانەت ناو داقوقیش بە ئاسانی هاوڵاتیان گوێیان لێبوو لە دەنگەکە. ئێستاش فڕۆکەکانی هێزە ئاسمانیەکانی عێراق بە بەردەوام لەسەر ناوچەکە دەسوڕێنەوە و چاودێری بارودۆخی ئەمنی سنوورەکەکەم. فارس ئەگە بین و باسی سنووری داقوق و چەمی ڕۆخانەی بکەین، چەمی ڕۆخانە بەردەوام ئۆپراسیۆنی لێ ئەنجام درێ. هێزە ئەمنیەکان گەر بگرم مانگ هەیە 4 بۆ 5 بۆ 6 جار زیاتر ئۆپراسیۆنی بەرفراوان لەو سنوورە ئەنجام بدەن. بەڵام پرسیارەکە لێرایە، ئایا بۆ تاکو ئێستا ئەو چەمە پاک نەکراوەتەوە لە تیرۆریستانی داعش؟ چەمەکە لە ڕووی پانتاییەوە زۆر گەورەیە، بگرە لە داقوق درێژاکە تا کۆگاتە سنووری پارێزگای سەلاحەدین. هێزەکان ئەوەی لەم سنوورە و لەو ناوچانە جێگیر بوون هێزێکی کەمە، ناتوانرێت بە ئاسانی ئەو چەمە کۆنترۆل بکات. جگە لەو چەمەش ئێمە سنووری داقوق لە ڕووی ئەگەر بێت و پانتایی جوگرافیای زۆر گەورە و بگرە داقوق لە هەموو قەزاونەحەکانی لە ڕووی پانتایەک با بڵێ پانتایی زەوی لە هەموو قەزاونەحەکانی پارێزگای کەرکووک گەورەترە. جگە لە چەمی ڕۆخانە 2 چەمی گەورەی ترمانەیە، چەمی کۆردەرای پێڵێن هەروەها وادی حەمامی پێڵێن لە سنووری ناوچەکانی غێدا. ئەمانە کاتی خۆی کە لە سەردەمی هێزەکانی پێشمەرگە کە لەم سنوورە بوون فارس سارە لەو سنوورەی کە من ئاماژەی بۆکەم و قسەی لەسەراکەم 6 لیوای هێزی پێشمەرگە لەو ناوچانە جێگیر بوو. ئەو 6 لیوایش بەتەواوی نایەنەتوانی ئەو سنوورە بەتەواوی کۆنترۆل کرد، بەڵام تا ڕادەیەکی باش ئەمنی و سەقامگیری لەو ناوچانە جێگیر بوو. بەڵام ئێستا هێزەکان کەمە، هێز بەردەوام ئۆپراسیۆن لەو سنوورە ئەنجامەدرا، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە بەتەواوی ئەو سنوورە پاک بکرێتەوە. من ئەگەڕێمە لای ئەوە گەر پرسیارێکدارم. زۆر سپاس محەممەد، سپاس بۆ هەموو زانیاریەکان. زۆر باشە دکتۆر مەحموود بەڵێ مەحموود ئازاد پسپۆری نەخۆشیەکانی چاو باسی هۆکارەکان و هەروەها چۆنێتی پاراستنی چاومان بۆکە فەرموون بینەر بن. سڵاو هاوڕێیان، ئەم کاتتان باش. بابەتی ئەم جارەمان لەسەر چاوکزی و هۆکارەکانی و لەگەڵ خۆپارێزیەکانی و چارەسەرەکەی ئەو وێنانی کە ئێمە ڕۆژانە دەیبینین وەکو تیشک داخلی چاو دەبن. ئەم تیشکانە هەمویان لەسەر تۆڕی چاو یەکتری دەبڕن و وێنە دروست دەبێت. بەڵام 3 حاڵەت هەیە، 3 حاڵەتی سەرەکی هەیە کە هۆکاری کە ئەم لەم 3 حاڵەتەیە بینین خراپ دەبێت. یەکێک لەوانە نزیک بینە، ئەو نەخۆشانە بۆ نزیک بینینیان باش دەبێت، بۆ دوور خراپ دەبێت. لەبەرەوەی ئەو تیشکانی کە داخلی چاو دەبن لە پێش تۆڕی چاوە یەکتری دەگرن. هۆکارەکانی زۆرن، بەڵام بە شێوەیەکی گشتی زیاد چەمانەوەی گلێنەیە کە ئەم تیشکانە ناگەنە تۆڕی چاو. یەکێک لە هۆکارەکانی تریشی قیاسی ئەو چاوە گەورە دەبێت، بۆی ئەو تیشکانە ناگەنە سەر تۆڕی چاو بۆی وێنە دروست بێت. یەکێک لە هۆکارەکانی تریشی دروستبوونی ئاوی سپیە. هۆکاری تریش زۆرە، وەکو بۆ ماوەییە، یەکێک لەوانە بەرکەوتنی زەبری دەرەکیە، دروستبوونی ئاوی سپیە، ینی عادەسەکە تێک دەچێت، یان هەچ مشکلەیەک لە گلێنەکەی هەبێت. جۆرێکی تر لە چاوکزی دووربینە. نەخۆشەکە لێرەیە بۆ دوور باش دەبێت، بۆ نزیک خراپ دەبێت. ئەم وێنانی کە دەیبینین یا ئەو تیشکانی کە داخلی چاو دەبێت بۆی وێنەکە دروست بێت دەکەوێتە پشتی تۆڕی چاوەوە.
یەکێک لە هەرە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە گلێنەکەم چەماوەتەوە یان عادەسەکە گۆڕانکاری بەسەر هاتووە یان بەهۆی تەمەنەوە یان بەهۆی بەرکەوتنی زەبری دەرەکی تاسیری لەسەر عادەسەکەیان گلێنەکە کردووە یان خیاسی چاوەکە بچکۆلە بۆتەوە ئەم تیشکانە لە پشتی تۆڕی چاو یەکتری دەبڕن هەموو تەمەنەکان دەگرێتەوە لە منداڵە مەجموعەی ئەسباب و هۆکاری خۆی هەیە لە گەورەشا بە هەمان شێوە یەکێک لە جۆرێکی تر لە چاوکزی ئەستیگماتیزمە کامە لە زۆربەی حاڵەتەکانە لە گەنجان ڕوودەدات گلێنە بۆعدی خۆی هەیە بۆ چەمانەوە ناڕێکوپێکی چەمانەوەی گلێنێ ئەم ناڕێکوپێکیە وا دەکات ئەو تیشکانی کە خۆی دەبێت لەسەر تۆڕی چاو یەکتری بگرێت ئەم تیشکانە ناگەنە سەر تۆڕی چاو یان ئەگەنە پشتی تۆڕی چاو یان ئەگەنە سەر تۆڕی چاو بە پەرتوبڵاوی ئەم تیشکانی یەکتری دەگرن کە ئەمە دەڵێ نەخۆشەکە دەڵێ دکتۆر من چاوم زۆر باشە بەڵام لێڵیەکی تایان ئەو کەسانی کە مەسەن شۆفێرن لە شەوانە مشکلیان بۆ دروست دەبێت ئەمە ئەستیگماتیزمە هۆکارەکانیشی زۆرن یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە طبعاً وەکو باسمان کرد ئەم گلێنەیە ناڕێکوپێکە لەوە چه شتێکی بەرکەوت بێت هۆکارێکی زەبرێکی دەرەکی بەر گلێنەکە کەوت بێت یاخود ئەو گلێنەیە بەهۆی ئەوەی کە مەسەلەن ناڕێکوپێکیە ئەو تیشکانی کە وەکو باسمان کرد ئەو تیشکانە ناکەونە سەر تۆڕی چاو ئەمە هەمووی عیلاجەکەی و یان چارەسەرەکەی باوا بڵێن چارەسەرەکەی دەبێت چاویلکە بەکاربێنن چاویلکە یەکێکە لە حەلەکان و چارەسەرەکان یەکێک لە چارەسەرەکانی لە هەموو نەوعەکانیە دەبێت ئەبێت لێزەری لێبێ چاوە بۆی ئەو کەم و کوڕیانی لە گلێنەیە هەیە چاکی کەیتەوە یان وەکو باسمان کرد ئەو کەسانی کە ئاوی سپیان هەیە یان مشکلەی تۆڕی چاویان هەیە بۆیان ئیتر بەپێی حاڵەتەکەیە جاری وایە گلێنەکە قابلی هەموو گلێنێک ناتوانانی لێزیکی لێبێت ئەگەر لە گلێنەکە بێتوانی لێزیکی لێبێت بۆ کەسانی کە پێویستیان پێ لێزیکی لێبن یان چاویلکە یاخود نەشتەرگەری مەسەلەن هەیە تۆڕی چاوین عادەسەی چاوی و مشکلی هەیە ئاوی سپی بۆ دروست کردووە یانی لێڵی چاوی بەهۆی لێڵی چاوەکەی بەهۆی ئاوەسپێکەیەتی ئەبێت نەشتەرگەری بۆ بکرێت نەشتەرگەرێکەشی نەشتەرگەری ئاوی سپی دانانی عادەسەی چاو هاوێنەی چاو و لابردنی ئاوەسپێکەیەتی ئومێد دەکەم سوودێکم پێتان گەیان بێت خواتان سپاس بۆ دکتۆر مەحموود بۆ هەموو زانیاریانە زۆر باشە خۆشەویستان لابڕگەی میوانی بەیانی باش گفتوگومان سەبارەت بە خەمۆکی نیشانەکان و هۆکارەکانی و بەڵام زیاترم ڕۆ سەرنجەخینە سەر چارەسەری و چۆن بتوانین ئێمە چارەسەری بکەین بە هاوکاریکی و هەروەها چارەسەرەکانی چین ئاخۆ بە شێوازی دەرمان یاخود ڕێگەی تر هەیە ئەمە گفتوگویم ڕۆمانە بێت لاگەڵ میوانی زۆر بەڕێز کاک محەممەد سابی توێژەری دەرونی سلااوت لێبێ و بەینی باش خێرانیتان باش سلااوتان لێبێ زۆر سپاس بۆم دەرفەتەوە شادمەوە بە جەنابتان زۆر سپاس کاک محەممەد سەرەتا بزانین خەمۆکی چیە و جیاوازی چیە لە نێوان دڵتەنگی و خەمۆکی باش ئەگەر بمانوێت ئێمە ئەم خەمۆچیە بە مەفهومێکی یانی بە مستەڵاحێکیوەتە یان پێناسەیەکی بکەین یان با بڵێن باز لەوە بکەین برێتیە لە شڵەژانێک هەروە دەست پێ ئەکات سەبارەت بەوەی هەستی پێەکە مرۆڤ لە کاتێکە کە مرۆڤ هەست بەو ناخۆشیەکە بە بەردەوامی ئەو ناخۆشی تر دڵتەنجیە یان ئەو ناخۆشیە لە دەستدانی با بڵێن احتیمامبوونی بە خۆیت یان لە دەستدانی کەمی خۆیتی هەروەها تەئسیری هەبێت لە بیرڕاو لە فکری و لە سلوکی و لە هەستی لە هەمان کاتە کۆ دەرگایەکرد لێکاتەوە لە کۆمەڵی مشکلی تر ئەو مشکلانەش ئایا سۆزدارین یان جەستین بەمەشەوە ناوەستێ لە هەمان کاتە دەست پێ دەکات هەر کاتێک چالاکیی ڕۆژانە هەیە ئایا ئەو چالاکی ڕۆژانە لە دەوامێکی فەرمی وەک مامۆستای وەک تەڵەبەی یان هەر وەک دکتۆرێکی ئەوانەش ئەو چالاکیانە بە جوانی ناتوانین ئادایکی بۆیە مرۆڤ لە کاتێکدا ئەڵێ ئەوەیە کە خەمۆکی من ناتوانم هیچ لە ژیانە تیدا بژێم یانە لێ ژیان هیچ مانایشی لای من نەماوە ئەجا بە کۆی گشتی بین دوو کەوانی بچووک ئەمە پێی وترێ شڵەژانێکی خەمۆکی سەرەکی ئەمەوە مستەڵاحێکە باش ئوستاز نازانم ئەمە تا چ ڕادێک پێوەستم بێکە بەڵام مەزان کە شیزۆفرینیا کەرکەتبوونی کەسایەتی ئینسانە کەسێکە خەمۆک بێ و خەمۆکیەکەی بەردەوام بێت ساڵێک دوان دا پانزە دووچاری شیزۆفرینیا ناکات ئەمە ناکرێ ئێمە لێرە لە شیزۆفرینەوە یعنی ئەمە بکەینە مەسەلەن تەقییمە گیان مقیاسە بۆ شیکسۆفرینیای پێوترێ ئەسڵەن بابەتەکە
ئەگەر کرۆنیکێک یان با بڵێن خەمۆچیی بەردەوام بۆ ماوەی ئەوەندە ساڵە تێوە بڕێ پێوترێت کرۆنیک دیسیز ینی بە بەردەوامبوونی ئەم نەخۆشیە یانە بێتە مزمن لێرە بچێ بۆ شیزۆفرینە ئەوەی کە لە شیزۆفرینەوە نێزگە با بڵێن سایکۆسیسە دوهانە باشە ئەمە بەو شێوەیە نیە بەڵام دوجار ئەوەی کە شیزۆفرینەی هەبوو یان با بڵێن دوهانی بۆ بەشێکی زۆریان لە 6 مانگ بەسەر ئەوانە بنە کرۆنیتیزیز و بەردەوامە بن ئەم عیلاجە استمرارە بێ وەک چۆن کەسێک ئاسایی حەپێکی زەخت و شەکرە وەرەگرێ ئەوانش ئاوان لێ دێ بەڵام ئەگەر لە پێش 6 مانگی چارەسەریان بۆ هات و ئەگەری چاک بوونەوەیان هەبوو ئەوە چاکە بنەوە ئەگەر چاک نەبنەوە ئەگەریان ئیستمراریە بەڵام خەمۆچینە خەمۆچی هەموو مرۆڤێک تووشی دەبێت لە هەندێک سەرچاوەڵێ مرۆڤ یەکجار تووشە بێشتیوانە من پێم وایە زیاتر تووشە بن و چکەوە بە پێی ئەحداسات و سلسلەی حیات دروستە بێ خەمۆچی کاتیە بەڵام ئەوەش نییە ئاسان چاک بێت هەندێک بەڵێ تەمەنەکانەوەی کەوا تووشە بن ئەوە ترت کە لە تەمەنی منداڵی شەوەتوانن ئەنی کەسێک تووشی خەمۆکی بێت لە تەمەنی منداڵی ڕەنگە لای کوڕان زیاتر بێت دواتر لە هەر زەکاریەوە لای خانمان زیاترە پێم خۆشە بزانم تاکو چەند ڕاستە يعني خلبطة تقريبا أمي كوا باسكريت ببي يعني صحة عالمي WHO باسكات تقييم كان أقوري صالنا الرقم كان بونمونا هندي زاد بلا واعك كاتك لمبروفيا كدروس تبي وقبابلين لاي قرآن بلا لتمني هزكاريا دروس تبي أم حالته أما شكما لما يعني اللي كان جكان أم هزكارا كان هروا بلام لدواجار لتمنى جورا كان لأفرتها زيادة دروس تبي وكوي كوا لبياوانا أهبت باشا وعددي بالنسبة بابلين لبري بينش كسايا أطوين بلين كسك توشي خموشي دبيت ليرة باشنيا النسبة كان دقور گۆڕانکاری هۆرمۆنی یاخود ڕۆتینی ڕۆژانە و پاڵنەرەکانی ژیانی ڕۆژانەی کە مرۆڤ دوچاری بابلین خەمۆکیەکاتەوە أكيد تو أظني شو أنا سلسلة حياة وقت توزيع جراسي كاتك عوادي تو يتر قران كاركاني جيانة يعني أحداث كان يتر تغييرات هرمونة إنزا خو أم خمولشيا كومالي مثلا بابلين هني بتوقع بيتناوي زورك توزع ديتيل عمق بتناوي يتر على بيتلا ما خموتشي مفاجئ أما خموتشي موسمية أما خموتشي آوايا يتر ببي أحداثه ببي مشكلة كان هذا قاري هرمونش کاریگەریی ئۆتۆیزۆر لەسەر ئەم بابەتەیە لە کاتێکا ئەگەر تووشی خەمۆچیی مفاجئ بی ئەوە تەغییراتی هورمۆنە یان با بڵێن کابرا لە پڕێکات تووشی ئەم خەمۆچی خۆت منداڵبوونیش بەڵێ ئەوەش پێوترێ کەئەمە مع بعد الولادة ئەوەش بەشێکە لەوەی کەوا تووشی خەمۆچیی يعني مفاجئ دەبێت لە کاتێکی ولادە ئەوەش تەغییراتی هورمۆنات ئەو کەسانی کەوا با بڵێن کوحول ئەکێشن با ئەخۆنەوە و یان جگەرە دەکێشنەوەوانە لە پڕێکات تووشی هێندێش ئەوەش تەغییراتی هورمۆن دەست پێکات لەوە زۆر باشە دکتۆر لە سادەی پێشوو زۆر گرنگی نانزرا بە نەخۆشیە دەرونیەکان بەراورد بە ئێستا کاتە لەو کاتەوە تاوەکو ئێستاوەی کە دراسە کراوەی کە خوێندراوە یاخود ئەو هەوڵانەی کە درا بۆی کەوا زیاتر قوڵبوونەوە لەم نەخۆشیە چۆن دروست ئەبێ و چارەسەرەکانی ئێستا لە چ قۆناغەکەین لا پێشکەوتن لە دۆزینەوەی نەخۆشیەکان و هەروەها چارەسەری باش بووی ئەکید هەڵبەتە ئەمە پرسیارێکی گرنگە یعنی بەبەردەوام ئێمە کۆمەڵێ گینمانێ پۆلێنمانەیە کە لە ڕووی عالمی ئێمە زۆر جار بەکاری دێنین یان طبیبی نەفسیەکان یان ئێمە وەک کلینیک سایکۆلۆجیست یانی کە دەروونناسێکین یا چارەسەرکارێکین ساڵانە مەسەلەن ئابدەیت بۆ کتابێک دەکە ئێمە احتیما دەکەینە سەری ئەوەش پێوترێ کلاسیفیکیشن DSM-5 ئەمە شتێکی ئەمریکی یانی کتابێکی ئەمریکی یان پێوتری ICD-10 یان پێوتری MHGAP ئەمە سێ کتابن ئێمەی دەروونناسان یان بزات طبیبە نەفسیەکان احتیما دەکەنە سەری ئابدەیت بەردەوام دێتە سەر ئەمە لە کاتێک کاتێ تۆ چۆن شێوازی تەشخیصکردنی مەسەلەن کەسێکی خەمۆچی بکەیت و لە هەمان کاتێک خەڵکانێک زۆر ینی بەرەو ڕووی ئەم نەخۆشیە زیاتر بوونە لە کاتێکە فیکس لە ڕووی ئەو کتاب و کلاسیفیکیشنانە و ئەو کتاب و پۆلێنانە زیاتر ینی تەرکیزەکردنە سەری و چۆنەتی تەشخیصەکرد ئایا چۆن مانێ ئێمە کام مرۆڤن کە تووشی ئەم حاڵەتا بن ئەوە کە تووشە بن بەچ ینی کۆمەڵی یاسا و ڕاستای خۆی تەشخیصەکرد لە هەمان کاتە خەڵکێکی زۆرش تووشی ئەم حاڵەتە بوو جاران یانوت مەسەن خەمۆچی بۆ شێونە بەڵام بەپێی سلسلەکانی گۆڕان و تەکنۆلۆژیای نیە بەڵێ خەمۆچەکان کەیسەکان زیاتر بوونە و گۆڕانکاریەکان لە ڕووی قوانینی پۆلێنی عالمیشەوە چ ئەمریکی بێت چ ئۆڕۆپی بێ چ ئەوانەی کەوا ئەمەرجنسی بێ ئەوانش ئەگۆڕدرێ یعنی کەواتە بە شێوازێکی عام ئەم لە گۆڕانکاریەکی بەردەوامە ئەگەری ئەم ساڵ شتێک ببانی شترە ئوستاز ئیگۆ ئید و سوپەر ئیگۆی کە فڕۆید یانی شیەکاتە باسێکە ئەمانە هیچ کاریگەریان لەسەر بە خەمۆکی بوونی ئینسان هەیە بۆنمونەوەی کە لە لا شعوری ئێمە ماوەتەوە لە نستی ئێمە ماوەتەوە لە دەستدانی کەسێکی ئازیزە ڕووداوێکی هاتوچۆیە دیمەنێکی تراژیدی کارە ساتبارە مەرگە ساتە
ئەمە کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە داهاتوە تووشی خەمۆکی مام بکە. هەڵبەتە پرسیارێکی گرنگە بەڵام ئەمە هەندێک جار زۆر لە خۆی لەگرە ئینگلیزیەکە لە ئۆپن کوێشنە ینی پرسیارێکی کراوەیە زیاتر بەڵام ئێمە بە کورتی هەنێ باسیکی تقریبا ئەتوانم بڵێم ئەمە ئەتوانین دوو کەرکەی بۆ دوو باشێکی ئەگەر ئەحداسێکی پێک لە پێش چاوت کەسێک کوشترا بێت ئەمە جیاوازە لە کاتێکا تۆ کەسێک نەخۆش لەگەڵتە ئەو پێوتێت ترۆما دوازار لە ترۆماکە ئەبێتە PTSD ینی پۆست ترۆماتیک سترس دیسۆردر ینی ئیترابات ما بعد الصدمة بەڵام ئەگەر لا سامحەڵڵا من ڕەفیقی تۆ بم یان تۆ ڕەفیقی من بی زۆر پێکەوە من نەخۆش بی لەسەر هینە مردنیەکەت ئەگەر لە پێش چاوم و بزانم تۆ نەخۆشی ئەمە ئەو مردنە ئەبێتە خەمۆکی بەڵام کەواتە هەموو مردنێک خەمۆکی نییە و هەموو مردنێکش مەسەن ئسترابە بۆی ئیگۆ ئەوی کەوا ئانە ئەوانی کە لە شعور لا هەستن تەسیرێکی یەکجا ئۆتۆ یعنی کۆمپلیت ئۆتۆ لەسەر ئەو مرۆڤە نیە بۆ من خبرەی 5 ساڵی مناڵ فرۆیدش عینە تەکیل لەسەرەوە کاتەوە ئەگەر کاتێک مەسەلەن من کوڕەکەم یان خۆم کەسێکی خەمبار بووم بە تەبیعەتی ژیانی خۆمە و کوڕەکەشم بۆ خۆی دەرەچێت لە کاتێکە ئەم لا شعورێکەوە بۆ خۆم هێشتمەوە بۆ کوڕەکەش میێڵم باشە و تو ئەگە بەگراوندی خۆت لە مستەقبەلە چۆن بوو ئەوەی کەوا هەتا هەندێک جار ئەو ئەحداس و شتانی کەوا ڕوا دێتەوە سەر وەک فلاشباکێکش دێتەوە بیری خۆت بۆیە هەندێک جار کێشەکان ئەگەر ڕۆتینن بێتەوە پێچاوت ئەگەر ئارازەکان بە شێوازی کە ڕۆتینی ڕوود لێ بکاتەوە زاریشتر بەڵام ئەگە خۆت بە قەوت بیت و خبرێت هەبێت و چۆنەتی خۆت ڕزگار کردە و کاتە توانین زاریشتر خۆت ڕزگارکەیتەوە. زۆر باشە دکتۆر پێمە خۆش بوو خۆشت پێت باش بکەوە زیاتر سەر بخینە سەر چارەسەرەکان ئایا تەنها ڕێگا بۆ چارەسەرکردن ئەو درەگ و ئەو دەرمانانەیە کەوا بۆ ئەو نەخۆشان نووسرێت یاخود ڕێگەی تر هەیە؟ باش خۆی بەجددی پرسیارێکە لە جێ خۆیەتی کاتێک ئێمە دەروونناسانیان ئەو کەسانی کەوا چارەسەرکاری دەرونین چۆن بتان ئەمە پۆلیان کەنیان ئەمە لە چۆن مانەوێت ئەو مرۆڤانی کەوا تووشی کێشەی دەرونی هاتوونە و بزات خەمۆشی چیان لێ بکەین باشە خەڵکێک زۆر هەیە و ینی تووشی ئەم حاڵەتە دێ و بەردەوام ئێمە مرۆڤەکان ئەبینین و پێمان وایە ئەوە تەقیمێکی ئەوە زاهری بکەین لە عایلەیەکە ئەبێ نەفەرێکی تێبێ ئەگەر تێنەبێ لە عایلێکە دوو نەفەرتێتی بەبێ کەوتمان لە 5 نەفەر ئەبێ نەفەرێک تووشی خەمۆشی ئێمە هیچ تا ئیستا مەزدەڕێکی مەزدوقم نەبینی و خۆشم کەوت پێتمە دوای بڵێن کاکە زەحمە نەبێ خەمۆکی بریتە لە 3 ئاست بەڵام ئەوەی کەوا من کردووە لە بەپێی تەجروبی ژیانی خۆمەوە بۆ ماوەی 12 ساڵە ئیش لەسەر ئەو کەیساناکەم ئیش لەسەر ئەم بابەتاکەم بریتیە خەمۆکی لە 3 ئاست خەمۆکیی خەفیف باشە و خەمۆکیی مامناوەند خەمۆکیی توند کە بە ئینگلیزی پێوتێ سیڤیر دیپرێشن ئەگە خەمۆکیی بەسیط بوو ینی خەفیف بوو هەر کاتێک مرۆڤێ تووشی کێشەیەکی دێت باشە ئێمە لێرە هینەکەین ئێمە مانوێت چارەسەرێکی بۆ بکەین ئەو کاتە ئەتوانێت ئەگەر بەسیط بوو خۆشی ئەگەر ئەو شخص ینی ئیرادەی باش بوو ئەتوانین ئەم شخصا وای لێ بکەین مەسەلەن بچێت لەگەڵ یان خۆی بەبێ ئەوەی بچێ بۆ لای چارەسەرکارێکی دەرونی یان لەگەڵ تاکێکا قسەکە یان لەگەڵ ڕەفیقێکی قسەکە یان بڕوان جۆ لە مۆزیقا ڕەکڕی یان بڕوان ڕاضەکان یان فراغەکانی پڕۆکە ئەگە ئافرەت بە بچێ قا بشوا بۆی تووشی ئەو بەتاڵێنێ ئەگە پیا بڕوا مەسەلەن سیارە بشوا بەم شێوەیە هەندێکەیە بە یۆگا تێپەڕێنێ هەندێکەیە بە تەکنیکی هەناسە هەڵمژین ئەوە پێوتێت تەکنیکەل ریلاکسیشن بەڵێ بەم شێوانە خۆی سەرقاڵەکە دکتۆر قسەی خۆت بیر نەچێ بەڵام تۆ خۆت سەرقاڵ بکەیت ینی تۆ هەر کاتێکی ترێ بێت کە فکرکەیتەوە ینی ڕێگەیەکی تر نییەکەوە تۆ هەم خۆت سەرقاڵ نەکەی بەڵام ڕوبەڕوو بیتەوە بۆ نمونە ئەگەر کاتێک خەفیف بوو بەم شێوە ئەتوانی چارەسەری بکەین ئەساسینە بابەتی ئەوەی کەوا لە ناوەند و لە توندا چی دەکەین ئەگەر ئەمانە ئەگەر بشکەی شتێکمان هەیە لە ڕووی منەظەمات مستەڵەحێک بەکاردێ پێوترێ سایکۆسۆشەل سەپۆرت ینی پاڵپشتێکی کۆمەڵایەتی دەرونی هەندێک جار منەظەمانەتە هەندێک مرۆڤ ڕایەنانیان پێکەن لە ڕووی دەرونیەوە کاتێک چۆن بتوێ مەسەلەن ئەم شخصە یارمەتی ئەو مرۆڤانە بدە ئەم جۆرە مرۆڤانش ئەتوانن یارمەتی ئەو شخصانە دەن کاتێک تووشی خەمۆکی هاتوونە کۆمەڵێک تەکنیکەیە بەکاری بێنن و لە هەمان کاتە ئەمە بۆ چێ بۆ خەمۆکیی خەفیف بەڵام ئەگەر بۆ خەمۆکیی ناوەند بوو لە کاتێکە تۆ تووشی خەمۆکی ناوەند هاتوویتە ئەبێ ئیلا حکومە بچیتە لای سایکۆلۆجیستێک یعنی دەروناسێکی پرۆفیشنەڵ لە کاتێکە چارەسەرت بۆ بکات لە ڕووی دەرونیەوە ئەم چارەسەرکردانە چین ئەمە کۆمەڵی ڕێگایە
ئەمە ڕێگانە ببورن ناتوانم بە کوردیەکەی باسکەم ڕەنگە بە عەربیەکەیشی زۆر ئەوەش ئەو چارەسەرکردانە با بڵێن پێوترێ CBT cognitive behavior therapy یان علاج معرفی سلوکی یان پێوتری EMDR یان پێوتری PM+ یان پێوتری tactical relaxation ئەم چارەسەرکردنە بە شێوازی جەلسە لە 5 جەلسە تاکو 9 جەلسە ئەڕوات باشە و لە کاتی جەلسەکانە چۆنێتی پلانی بۆ دانێ و چۆنێتی ڕوبڕی و مشکلە دێتەوە ئایا بەپێی کەیسەکەی کەەوە ئەو شخصە خۆی بۆی باسەکە بەڵام بەمەشەوە نابێت بۆستێتەوە لە کاتێکا تۆ لە مەرحەلەی دووەمای با بڵێن کە ئابێکی ناوەند بەوەشەوە مەوەستەوە ئەگە تو لە مایابووی واز لە چالاکیەکانی مەرحەلەی کە ئابەی خەفیف مەبە تۆ بڕۆ لەگە ڕەفیقتا بسوڕێەوە لەگە برادەکانتە چالاکی بەرداری کۆڕ و کۆبنەوە بکە مێڵە بەتاڵە بکە مەسەن ئەمانەش پڕۆ بکە دوورکەوتنەوە لە کەسانی نێگەتیڤ سلبی گومانی تێنیە کاکفارس بەڵام ئەمە وتمان کە تۆ ئەگەر مەرحەلی مامناوەند بوو ئەبێ هەردووچی بەکاربێنی باش ئەگەر بینە مەرحەلی توند ئێمە گەر بێنەوە سەر نیشانەکانی یەکێ لە هەرە نیشانە زەقەکانی کەوا مرۆڤ لەی تۆقیەوە ئەو مرۆڤانە کەوا تووشی مەسەن حاولێ خۆ کوشتنەکەن سوسایت باش ئەگە لە توندا بوو زۆر جار ئەم کەیسان ئەگەر شەرت نییە هەموو توندێک ئەو کەسە ینی خەمۆشی بوو بیر لەو کاتەوە بڵێ ئەم خۆم خۆکوژیم بەڵام کە تون بوو پێویستی پێیەتی مباشرەتەن حەسرم بڕاتە لای سایکاتریست ئەوەش پێوترێت تەبیبی نفسی لە کاتێکە مباشرەتەن ئەو کەیسە ئەبێت دەرمان وەرگێ ئەم دەرمانە بۆ مانگێکە یان بۆ 3 هەفتەیان بۆ 2 مانگە بەپێ ئەو کەسی کەوتوتەوە بەپێ ئەوی کەوا زیاتر عمق بۆتەوە لە جسمی ئەوە لە ئەو کەیشە ئەگە تۆ دەرمانەکەت وەرگرت بەمەشەوە نابێت بۆستی تۆ ئەبێ هەمیشە بڕۆی تۆ چی بکەیت ئەبێ مەرحەلەی 2 یەک جاریشتر تەطبیقیتەوە من بچمەوە لای تەطبیقی نفسی لە هەمان کاتە ئەبێ بڕۆم لێرە چارەسەرکارێکی دەرونی باش اتفاقم لەگەڵا ئایا ئەو چارەسەرکارە لە هەر ڕێکخراوێکە لە هەر ڕیهابلیتیشنێکە منەظەمەیەکە مستەشفایەکە بە تەواوی ئەو معلوماتە ئەو کەیسا و معلوماتی لێ وەردەگرێت بەپێی ئیجراعاتەکەی خۆی و چۆنەتی چارەسەری بۆ کردن بەپێی جەلسات و لە هەمان کاتە ئەگەر بتوێ کۆنتڕۆڵی خۆت بکەی ئەگەر تۆ بڕۆی لە ینی خەمۆچیی خەفیفە ئەوانەش پشتجۆ نەکەی ئەمە بە شەرتێک مرۆڤەکان لێرەشە کۆمەڵە چاڵزمان بۆ دروستە بێت لە کاتێکە یان سێرەکەی 2 دەنگ دەرمانەخوا ئیسفادی لێکە ئەوە شەوێ شەیەکەی باشەکە تۆزەی دەم بە پێکەنیەکە خەوی باشەکە ئەڕۆ ئەهمالی لێکاتەوە ئەوە بە هەم گەڕێتەوە سەر حاڵەتەکە و عمقە بێتەوە بۆیە دامە بڕە ئەگەر کاتێک ئەو شتە وەرکە بەردەوام بە شێوازی سیستەماتیک چونکە ئەگەر تۆ ئەگەر لە خەمۆشی دووەم شابووی ئەو کاتە تۆ معالجەکە بەپێی ئەو کەیسە پێڵێ ئەمە کاکە بۆ 15 سەشنە ڕۆ ینی 15 جەلسە تۆ لە 5 سەشنە بۆ بەجێ بێڵە نەگەیشتە تا ئەنجام بەڵێ دکتۆر سوساید لەکانی خوتەوەنی کەوا ئەگەنە مەرحەلەی سێم کە تو ئاماژەت پێ کرد یاخود جۆری سێم کە هەوڵەزن کۆتایی بە ژیانی خۆیان بێنن ئەمە هەموو کاتێک خەمۆکیان هەیە یاخود هەندێک جار ئەو سوسایدڵانە یاخود ئەو کەسێک کە محاولەی ئەوواکە کە خۆی بکوژێت تەنها حاڵەتێکە لەو دەقەیە بۆی دێت واتە هەموو کات خەمۆکی یاخود حاڵەتی تریش هەیە پرسیار جوانە ئیسە بەپێی تەستنیف یان پۆلێنکردنی ئێمێج گاپ ئینتەرڤێشن گاید ئەمە شتێکی ئەمێرجنسیە لە کاتێکە جەماعەتی توپ بەکاربێنی کەسێکی ئەگە پرۆفێشنەڵ نەبێت توانێت بەکارێنێ ئیسە بەتەینا بۆتە تەشخیصێکی تایبەت بە چی بە جیاواز کە پێوترێت سوساید ینی ئینتیحار یان خۆکوژی ئەمە خۆکوژی ئەو کەسانە کە چەرە مەحاولاکە بەڵام ئێمە بیرمان نەچێتەوە مەوزوعی خەمۆکی بزات زیاتر سەری هەڵداوەتەوە لە بابەتی چی ینی خۆکشتن لە خەمۆچیەوە سەری هەڵداوە زیاترەوانی ئەگەر تووشە خەمۆچیی تون هاتن ئەو کاتانە بەشێکی زۆریان تووشی مەحاولەی ئینتیحارەکەن بەڵام ئەشتوانێت ئیسە دابەشکەین هەندێک جار ئەو کەسانی کەوا تووشی مەسەلەن کە با بڵێم مەحاولەی فکری ئینتیحاریان هەیە ئەو فکری ئینتیحارە لە چ مستەوەیە کە چۆنێتی چۆن هەوڵ بدەیت تۆ سەیفتی پلانی بۆ ینی شوێنێکی بۆ پارێزی بۆ ئینتیحار نەکە ئیسە بۆتە تەشخیصێکی جیاواز ینی چی کەواتە ئینتیحار توانین بەجیا تەشخیصکەین لێرەدا لە هەمان کاتە خەمۆچیش بەجیا بۆشی هەیە ئینتیحارەکە لە بابی خەمۆچی بێ ینی بەو مەرە ئەلانات تێپەڕاو بێت لە خەمۆچی خەفیف و مامناوەند و تون کە بۆیە تونەوە کاتە محاولەی ئینتیحارکە ئەڵێنەوە لە خەمۆچیەوە هاتووە بەس مباشرەتەن عیبی نەبووە و کابرا کۆمەڵە هیچ گرفتی نەبووە فکرەی مەسەلەن ئەوە سوسایتیە بۆ کەواتە ئینتیحار بێ ئەوە کیت پلانی چییە بۆ بەڵام فکرەکان ئایدیۆشتەکان بەپی سپتۆم و بەپێ ئینەکانە هۆکارەکان لە خەمۆچیەوە نەبوو ئەوەشمان هەیە باش ئەمی کە باس کرا ئوستاز ینی لە ڕووی جەستەیی کۆمەڵایەتی دەرونی کاریگەری هەیە لەسەر خەمۆچی بەڵام ئێمە زانی لە وڵاتی کاژین کە تژیە خۆت پڕە لە ڕووداوی ناخۆش بێگومان ئەمی تەراژی دیاسا کارە سەرداسا مەگە سەرداسا ئەنجا دۆخی سیاسی لە وڵات دۆخی ئەمنیش بەڕاستی ئێمە زانین بەتایبەت لە پاش قۆناغی 2023 بۆ کەرکووک بەتایبەتی تەقینەوە و قاعیدە و داعش و توزانم کۆمەڵێک حاڵەتی نەخوازرا و لە وڵاتە و لەم شاریا ڕوویدا
یاخۆت هەندێک جار ڕەنگە بە مەرام بە مەبەست بە ئەجێندا لە ڕووی سیاسیەوە کار لەسەرەوە بکرێتەوە وڵات هاوڵاتی لەم وڵاتە خەمۆک بێ بۆی کە بێ ئیرادە بێت لە ڕووی دەرونی و داڕ و خاو داڕەماو بێت جا دۆخی سیاسی و دۆخی ئەمنی تا چەند کاریگەری هەیە لەسەر بە خەمۆکی بوونی مرۆڤەکان لە وڵاتە بەگشتی بەجددی ئەمە ینی مباشرەتەن ینی چۆناڵێت تەسیرێکی ئۆتۆی مباشر هەیە ینی دایرەکت لەگەڵایە ینی بۆ نمونە ئەگەر ئێمە بیلۆ بکەینەوە حاجاتی ماسلۆ بریتی ئەڵێ لە چی ینی یەکەم نقطەڵێ هاوا و ئاو کۆمەڵی ینی هەرمی ماسلۆ بەستە بەڵێ ماسلۆ ئەلێ خواردن و سەیفتی و کۆمەڵێشت باسەکە لەمایە من ئەمانم هەبوو کۆمەڵێ مەسەنە خواردن و کارەبا فلان و فسکانە بۆ ڕەنگە گرفتانم تۆزێ لێ دوورکەوێتەوە کێشەی درونیشم بۆ کەم بێتەوە کاتە ئەم بەڵام ئەگەر تۆ لێرەوە یەکەم جا لە بیدایە لە سلسلەکەی تۆ نەقستە بوو کۆمەڵی مەشاکلی مەسەنەن لە ڕووی حاجاتی ئەساسی خۆتە وەک مرۆڤ حاجاتێکی فیسیۆلۆژیە ئەمە نەبوو سەرەتاکانە بوو ئەمە تۆ لە چۆ تووشی کۆمەڵی دەرونیە ئەنجاوە لەسەر ئەوەی کەوا کەسێک ئەگەر نازەح بێت یەکێ لەوانی کەوا باسەکات ئەگەر ئەوانی کەوا نازەح بن ینی کەواتە لە شاریشی ترۆ بۆ شاریشتراتمە ئەگەر تەغییری ڕێگا بەس جێگە و ڕێگا بۆ خۆی تووشی شڵەژانێک دروستە بێت باشە ئەگەر تەقینەوەش بوو ئەم کاتە بە دەردی ئینەکان ئاڵێ کۆمەڵی کەسان تووشی ترۆمادێ ئەو کەسانی کەوا تووشی ترۆمادێن کەواتە تووشی مەسەلەن سەدمە دێن هەر بەخۆشیانەوە نا تەسیرێکی ئۆتۆ مباشرەن بەسەر ئایلەکەوە ینی بۆ نمونە ئەگەر من کاتێک توش بووم ئەگەر یەک ئایلە نەخۆشکەم باش ئەمە ئاوە ینی تۆ لە پڕێکە ئەحداسەکان یانی دوورمەڕۆ مەسائلی بنزین لەم فترەیە باشە ینی تۆ چیتار مەزیچێکەوە خەڵک ئاگای لە سیاست نەماوە ئیلا باز بنزینەکە ینی تا دڵڕاوکە یا مۆزوع موچە ینی سەلیزۆ مشکلی چییە وڵا بێت تو بڵی موچە پێ دەژم بدەن ئێتابانە مە شڵەژانێکی دەرونی بۆ دروستە کۆمەڵی هۆرمۆنات و تەغییرات لە مرۆڤایە دروستە بێت هەندێک جار لە بن جێگاکە یاڵێ ئایا چۆن مەسەڵ ئەو مناڵە مەسەڵەن شتیشی بۆ بکڕە ئەمە بە بەردەوامی غەڵت قبول ناکە بە بەردەوام لەو مۆقفەیە زۆر باشە دکتۆر چاکو چەند پێویستە تۆ بۆی کەوا دوورکەویتەوە لەو هەموو فشاری کە باسان کرد بەروها فشاری ئیش و کارەکانیش یاخود کێشەی ماڵەوە سەفرێ بکەیت بۆ دەرەوەی وڵاتی چەند ڕۆژێک دوورکەویتەوە لە کەسانی نێگەتیڤ و لەو بارودۆخە لەو ژاوەژاوە جا تاکو چەند پێویستەکە تۆ بەتەنها بڕۆیت کە چۆن بڵین ماوەیەکی باش لەگەڵ خۆتە بەسەر بەریت ئەم هەر بۆ خۆی تێرەپیەک نییە بۆی کەوا باشتر بێت چۆن بڵێن دەرونی تۆ بەڵێ هەڵبەتە ئەمە موقفێکی زۆر گرنگە ینی ئێمەی چارەسەرکاری دەرونی خۆمانش بەکاری دێنین ینی چۆن ینی لە کاتێکە ئەگەر من خۆم ئەمە خۆم تەحلیلێکم کردو ئەگە برادر لە تەنیشتم 6 جگەرە بکێشە خۆم هیچم نەکەشتوێ بەوە تاکە من جگەرەیەکم کێشتووە باش ئەگەر کاتێک من خۆم 6 نەخۆشی دەرونیم بینی خۆ هیچم نەکرد بێ خۆ لەبەری 6 نەخۆشی دەرونیان خۆم تووشی کەیسێک بوومە لە خۆمەش ئینسانالینی باش ئەم مرۆڤە چارەسەرکاری دەرونی چی تەبیبی نەفسی ئەمانە هەموو بە ڕۆژێک نییە خەمی خەڵک وەرەگرن لە کاتێکە ئەگە تووشی خەمی خەڵک هاتوو ئەم هەموو مێنەتی خەڵکی خۆی پێوترێتی بینگلیزیەکەی یعنی پێوترێت بێرن ئاوت یان احتراقێکی داخلی کەواتە ئەو کەیسە یان ئەو نەخۆشە بێلەوەی کەوا باسی کەیسی خەڵکیی تەبیعی کەم خۆی خۆمەوە دەست پێکەم کەواتە خۆم چارەسەرکارێکی دەرونی تووشی ئەم گرفتارمەوە باش چی بکەین ئێمە لێرە پێوترێکی حاڵبوونەوەیکی دەرونی یان پێوترێت دیسچارجی سایکۆلۆژی پێویستم بە گەڕانێکە یان پێویستم بە پیاساکە سەفەر ئەوەیە کە کاتە تۆ مەسەلەن دوورکەوتوێت لەو کێشانەیە ئەگەری هەیە لەگەڵ ڕفیقەکان ماگە تووشی سەفەرم منم کاکەوەرە باس تۆزە دۆمینایەکەین بەشکە تۆزە و مەحنەیەوە خەفەتە تۆزە دوورکەمەوە لە خۆم یان ڕەفیقێکی من یان و کەسانی کەوا زۆر مەشاهرن و پارەدارشن و بۆدی بڵدینگ و کەسانی ینی ئەچام یاری ئاسنەوە ناکەن ئەڕۆن سێ مانگ نایەنەوە ینی ئەوە نابێت ئیستمرارێت بەردەوام بێ لەو جسمیوانە سێ مانگ نایەنەوە یاری دەست بە ئاس ناچن بۆ شاریشی تر بەڵێ ئیتر ئەمە فەقڕێکە ینی تۆ یەکێکە لەو نوقتانێکەوە ئەو خاڵانەیەکە لە بێرن ئەو تۆ بڕۆی سەفەرکی بچی بۆ لای ڕەفیقەکانت ئەچی بۆ شوێنێک دوورکەوتوێت لەو شوێنێکەوە باسی بادی بیلدینگت کرد پێم خۆشە بزانم وەرزش کاریگەریەکی باشی هەیە و هەروە هەنێ جار ئەوانی کاچن بۆ هۆڵی وەرزشکردن ینی کە سترێسێکی زۆریان هەبی ئەبینیت کە تۆزی ئەگرەسیڤانە ینی تونند و تیژانە وەرزش ئەکەن ئاخۆ وەرزشکردن یارمەتیت ئەدا بۆی کەوا دەرونت ئارام بێتەوە وەگەڵە داخی دڵی خۆی بۆ ئاسن دەرەکات هەڵبەتە خۆم بەو مەرحلە تێپەڕ بوومە بۆی یەک فراغم نەبێ بۆی بیل لە شتر نەگەینەوە بەرێ مەشغوڵمان چارەسەرکاری دەرونی پێویستمان بە وەرزشە بوو ئەگە بۆ بابەتی فتنس بێتەوە بۆی چێشی لێ وەرگری متعەیە بێ بۆ خۆت بەڵێ حەزەکەی دسمێکی سەلیمت هەبێ و لەمان کاتە ئەگەر کێشەیەکی فەقەرات هەبێ ئەمە بتوانێت بەکاری بێنی زۆر گرنگە هەندێک جار خەڵکێک زۆر بۆ واکە ئەڵێ کە کاتێ من وەرزشم کرد لە ڕووی سەحەتەوە کە باش
کێشەی دەرونیم نابێت بەشێکی زۆری ناخێر هەر کێشەی دەرونی هەیە ئەڵێ کاکە با بچم ناوی بەوە خەڵکە بەسڵەن ئەو ڕقەمی بەکارێنەوە ئەو عەزەڵاتە بوو بەچی بۆ منش بەکاربێنەوە لە هەمان کاتە ئەو کێشە دەرونیە گەیشتۆتە ئەو مەرحەلەی لە هەمان کاتە ئەوەنە دەرزی ئەو شتەش بەکاردێنە ئەوە بێتە ماوەی ئەدێکتکەواتە بەو معنایکەوە تووشی ئیدماندا ئالو دەبوونە بێ بەو شێوەیەکەوە ئەوەش شڵەژانێکی جسمیەوە لە کاتێکا تەبیبی جسمی خۆی باسێکە بەڵێ ئیسفادەی لێکی بەڵام بە شێوازێکی تەندروست بەکاری بێنین باشە پێمان خۆش و باستی وەش بکەین کەسانی ئینترۆڤۆرت و ئەکسترۆڤۆرتەوە تاو کەسانی کە گۆشەگیرن ئەو کەسانی کە کۆمەڵایەتین یعنی جیاوازی هەیە لە نێوانیان بۆ چۆنڵێ توشبوونی خەمۆکی ڕەنگە لای یەکێکیان زیاتر بێ وەک لەوەی تریان ئەکید یعنی هەڵبەتە ئەمە ئەگەر لە هۆکارەکانەوە دەست پێکەین ئەگەر پسێر کەسێکی جەنەتیک بکەین یعنی بۆم بە تەبیعەت من خۆم کەم قسە ئەکید کوڕەکەشم هەروە کەم قسا بێ ئەم کەسانی کەوا گۆشەگیرن ینی کەمبوونەوە ینی کەمتر تووشی چێبن ینی زۆرتر تووشی کێشە بن هەر کاتێکش تووشی کێشە بوون ئەو کەسانە ناتوانە هەڵبەتە بەرەنگاربوونەوەی ببنەوە بۆیە ناتوانن مەسەن کێشەکان حەلشان بۆ ناکرێت هەر بە حازری وەریان گرتووە کەسانە ئەو کەسانی کە کۆمەڵایتیش بوون ناو خەڵکیان بینی یاردەم دائما بەردەوام بوونە لە کێشەی خەڵکە ئەو خۆشیان تووشی کێشە بوونە چاکە کاتێک تووشی کێشە تەبیعیە بەلایە چۆن باسەکریا لە کوڕێکەکە بە بەردەوام لە کۆڵانێکە خەریک شەڕ مشکلی نییە بەعین تووشی شەڕێکی تر بێ بەڵێ ئەوانەی کە گۆشەگیر بن بەڵێ زیاتر کە کاتێک تووشی گرفتە بن گرفتەکانشان بۆ حەل ناکرێ لە هەمان کاتە عمق بێتەوە لەو مشکلەیە و ڕەنگە مەسەلەن کەسێکش ناتوانێت یارمەتیدا و خەڵکێکش ناتوانێت تەواصیلی لەگەڵاکە لەبەرەوەی نەگۆشەگیرێ و هەندێک جار قسەش ناگرێ ئەگەر تووشی حاڵەتێکی دەرونی نییە بێت نایسەپێنێ یان قەنەعەت بەوە ناکە بڵێ کاکەم پێویستم بە دکتۆرێکی دەرونی با بڕۆم هەنگاوێ بنەم ئەوانەش نییە تووش حاڵەتی دەرونەکە هاتوون و قەحترافش ناکەن ئەوەش کێشەیەکە لە حاڵەت دەرونەکە بە پێچەوانەوە کۆمەڵاتیەکان نەخێر ئەوان زۆر باشن وتوانن تاسەرەکانی کێشە بەشێک خۆیان توان حەلیکەن باشە هەڵبەت لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا و بەتایبەت لە ئێستای هیندستاندا زۆر بابەتی مەدیتیشن تێڕامان لە ژینگەیەکی سروشتیە بەکارێنن بۆ نە کاتە ئینسان لەگەڵ سروشتا قوڵە بێتەوە و ئەو هەستە پەنگ خواردوانی کاوە لە نەستی لە لاش ئەوریا هەیە دەرێکا و تاوەکو دەرونێکی ئارامی هەبێت ئەمە لەلایەک لایەک دیکەوە لە ڕووسیای بۆ لە سەردەمی ڕاستپۆتین زۆر هیپنۆتیزم خەواندنی موگناتیزیان بەکارێنە بۆی کە ناخ و عقلی باڵتنی ئینسانەکان بزان بۆ سەردەمی ئێستا ئەم دوو حاڵەتێک کە باسم کرد هەم مەدیتیشن تێڕامان هەم خەواندنی موگناتیزی ئەگونجێ بۆی کە تۆ ئینسانەکان هێوریان بکەیتەوە ئارامیان بکەیتەوە بەپێی کەیس و مرۆڤەکان ئەگۆڕێ کاکە فارس یعنی بۆ نمونە ئەگەر تۆ بۆ نمونە بکەینە میسالێک یان هەر شتێکتان بن ئەگەر من ئەمە کەیسێکی دەرونی ئێوە باسن خەمۆکی من لە لای من بن ئەگەر من بزانم ئاسی سەقافی تۆ بوو ئەمە دەگونجێ لە کاتێکە من بڵێم زەحمەتە بێ شتێک هێناوی یۆگایە یان پێوەترێت تەکنیک ریلاکسیشن و بەدەست چارەسەرت بۆ بکەم ئەمە زۆر موهیمە لە کاتێک بەرامبەر بە ئەوەی کەوا من بژڵێم زەحمەت نەبێ ئەبێ سایکۆ ئێجوکیشنەکە ببم یعنی چی پێش ئەوەی کە من ئەم تەکنیکە بەکاربێنم یان ئەم ئیشە لەگەڵ جەنابتا بکەم ئەبێت تەسقیفێکی نەفسی جوانت بۆ بکەم لەو بوارەکەم بەتەمام شتی جوان بەم جەرسێ لەگەڵ توا بکەم باشە ئایا چی یۆگا بێ ئایا چ بە تەنەفسێکی سناعی بێ یا ئایا چۆن چاودا دەخەی کاتی چاوداخەی چی دێتەوە بیرت ئەمە هەندێک جار ئێمەی خۆمان دەروونناز لە کاتێکا ڕاهێنەرێکی ئەمریکی یان فەڕەنسی یان هەر ئەڵمانی لەگەڵمان ئەماکە خۆمان سعوبە دەبینین چۆن تەطبیقێکی باشە ئەمە دەتوانین لەگەڵ تەمەنی ناوەستێ لە جوڵەیە بیرەکاتەوە باڵێ هەڵبەتە وایە بەڵام تۆ ئەگەر کەسێک خەمۆکی هەبێ و تەمەنی گەورە بێ من بڵێم یۆگا بەم شوێ بۆ شوێ ئەگەر ئەم 5 سەعات باسی کەم ئەو هێشتا فکرەکەی وەرنەگرتوێ چییە گەری هەیە مەسەلەن بۆ کەسێک ئەگەرەوە تەسقیفی نەفسی تۆزێک ئەستەمترە بێ ینی ئایا قورسترە بێ بەڵێ جیاواز دەبێت لەوێ بەڵام ئەم جۆرە تەکنیکانە بۆ تەنوینی موناتیزی لە کەسێکی بۆ کەسێکی ترکە کات خۆی فڕۆید کردێتی هەڵبەتە جیاوازە باشە مۆزوعی تەکنیکە ریلاکسیشن هەڵبەتە کی جیاوازە بەڵام من ئەبێ بزانم تەمەنی ئەو کەیسە یان هەروە بێتەوە ئایا بەگراوندێکی خۆی چۆنە هەندێک جار بەگراوندێکی دینی بێڵە من هەڵستان بۆ نمونە ئیمانە پێ نیە بەعکس هەندێک هەڵەیە ئیمانە پێێتی هەندێکیە بەگراوندەکەی مەسەلەن ئەلمانی یان هەر شتێکە بێ بەپێی ئەو مرۆڤەکەوتۆ ئەو تەکنیکانی کەوا تۆ باسێکە لەگەڵات بۆی بیرشمانە چێتەوە هەندێک جار خۆمان وەک چارەسەرکاری دەرونی تەکنیکل ریلاکسیشن یان پێوترێ شتێکە بۆی خۆمان بەکاربێنین تەنەفوسیشی سنایی بۆ خۆمانەکەین لە کاتێکا تووشی تەوەترێک کاتین یان سترێسێک کاتین بەکاری دێنین
فقط في سبيل خۆمان لەو مازەقە کورتایە دەرکەین ئەوەیە بابەتەکە. ئەتوانین سوود لەو ڤیدیۆیانە وەربگرین لە یوتیوب یعنی ئەتوانین باوەڕ پێکراونەوە ڤیدیۆیانە؟ بەڵێ باوەڕ پێکراون ئەو زۆر بابەتەکە ئەنتەرنەشنەڵە ئەگەری هەیە دوای ئەدرێس و شتەکان ڤیدیۆکان بەسەر چاو نەتوانم هەملێکی شێرکەم لەگەڵ جەنابتانە و خۆتان ئیسپادەی لەکەن. ئێمە بەردەوام باسی گرنگی خێزانەکەین و پاپشتی خێزان بۆ ئەو کەسا بە تایبەتە گەر هاتووە تووشی خەمۆکی بوو بەدەر لە ئیرادەی خۆی و هەوڵدانی خۆی بۆ ئەوی کە چارەسەر بێت تاکو چەند پێویستە ئەنجامەکانی خێزانەکە یاخودە و کەسانی دەوروبەرین ئەگەر هاوڕەکانی بێگەر هاوکارانی بێ لە شوێنی کارەکەی کە ئەوانیش پاڵپشتی بکەن و چەند بڵین هانی بدەن بۆی کەوا بەردەوام بێت و باشتر بێت. ئەکید ئەمە جانبێکی زۆر گرینگە لە بابەتەکە هەندێک جار مرۆڤ سێرەی هەموو شتەکان بەخۆی ناکرێت باش نییە و لە کاتێکا تۆ پێویستت پێێتی یعنی ئایلەکەت زۆر گرنگیت پێ بداگەر هەستت بە وچێش و دەرونیە کرد و چۆنەتی مەسەڵەن پاڵ پشتت بن بە پێچوانەشەوە ئەمە کۆمەڵی معانات دەکێشە خەڵکانێکە یان چکز بێ یان چکۆڕ بێ ئەگەر کێشێکی دەرونیە پێ لە ماڵەوە و باوکو دایکی تەمەێکی گەوریان هەبێ و ئاسی سەقافیان لێرە تۆزێک کەمتر بێ ڕەنگە جۆڕایلی نەبن زۆر بەلایەنەوە تەبیعی بێ ئاسایی ببی با بۆ لای دکتۆر کۆڵان بە کۆڵان بیگەڕێنێ بەڵام کەیسێکە گەلەکە عایلەکەی خۆیان بێ پێی ناخۆش بی با بۆ لای تەبیبێکی نفسی دوایانە ها و مناڵەکان شێت بوونە ئەمە کێشەمان ئەلەم ستیگمایە بابە چکەم بابەتە پرسیار و جواب زۆر خەڵەگرێ بەڵام بۆیە بێ پاڵپشتێکی دەرونی بن بۆیە ئەم کێشەیە لەم کەیسە زیاتر عمق نکاتەوە بەڵام هەر کاتێک ئەم کێشێتەوە بەردەوام بوو زیاتر ئەو مرۆڤە تووشی مشکلە دێت ئەگەری هەیە مشکلێ زیاتر بەردەوامێ بۆیە جیران ڕەفیق کەسانی زۆر باوەڕ پێکراوی ئەوە بتوانێت تەحلیلکە تەفسیری کە ئیجابێکی باشی بداتێ بۆ شێوەیە ئەو سڕێ مەحفوظ بێت. جار یەک کەسێکیش بەسە ڕەنگە بۆ ینی ئەگەری ئەکەیت بۆ هەیە بڕۆم لە تەنیش پاشای کوڕمەوە بۆ خۆم تۆزێک قسەکەم بۆ خۆم مرتاحم ئەوە نەکیفایە ئستا لە سەرەتایە باسم کرد ینی بۆ نمونە ئەوترێ مرۆڤ ئەگەر هیچ نەزانێت باشە لە ڕووی ها باگراوندی معرفیەوە بێکێشای بێ بەڕاستی ژیانی خۆی ئەکاوەها ڕۆتونی خۆشەوان دێ سەرخاتە سەر سەرین و بەیانی بە هەماشی هەڵەسی و بێکێشەیە بێ معانات ئەگەمە باگراوندێشینین بەڵام ئەوتری کەسانی کەوا بەردەوام سێرجەکەن ینی ها ئەگەڕێن خۆتانەوە ئەوکو چارەسەرکارێکی دەرونی لە ها زۆر مەخوێنەوە دوای خوێندنەوە تێکتدا مەقسەیی باوە لە کۆمەڵگایە بەڕاستی بەداخەوە ئەوتریوانی کە زۆر ئەزان دوجار ها لە سەرەتایە باسم کرد لە سەرەتای بەرنامە بوو نیچەی فەیلسوف ها گاتە خەمۆکی پاشان حاڵەتی شێتی کە شێتە بێ دوجار بەو شێتی خۆی سەرەنێتەوە بۆیە ئێمە لە نێوان نەزانین و زانینە پێویستە چی بکەین بەڕاستی بۆی کە دووچاری خەمۆکی و دوجار خوانەخواستە شێتیش نەبینەوە. جا پرسیارێک بۆمە ئێمەی دەرون ناس ینی هەرچەنە بخێنە هێشتا کەمە بۆی بکەین دو پرسیارشم بوو بڵێ پشت لێمان نییە هەرچەنە بخێنەوە کەمە زیاتر ئەو چارەسەرکاری دەرونی یا تەبیبێکی نفسی تەبیب نفسێکە گەر ئیسفادەی کردوێ لە ڕووی مادێکە چەندێکش بخێنێەوە خۆی تەبیعیە خێ زەریری نەکردووە 2000 کابراڵێ بابەشێتی بمێتی مشکلێتی ئەمان بۆ سوعبەت باس کرد بەڵێ زۆر گرنگە ئێمە ئەبێ بەردەوام ئەمە لە خوێندنەوە بین چکە بە بەردەوامش ئەم علما پێویستی بە تازەگەریکی ئینە یعنی من ئەگەر بۆ نمونە خەمۆکیەک دەستنیشان کەم ئەبێ مرۆڤێک نۆ خاڵی هەبێت ئەم خاڵانە علامات بن بۆ مرۆڤە کە ئەمە ئەم نۆ خاڵە بریتە لەم جسمی ئینسانە بۆ ماوەی 2 هەفتە بە پێی کلاسیفیکیشنی DSM-5 دەستنیشانەکرێت بە خەمۆکی ئەمە شتێکی ئستانداردی عالمی ئەگە ساڵی چیر بگۆڕێ من ناچارمە بێ بڕۆم بخێنمەوە هەر بخێنمەوە تر گۆڕانکارەکان لە ئارایە بەڵێگە بخێنەوەیەکی ئەها ناتەندروست بێ ئەگەری هەیە کاریگەری ئۆتۆی هەبێ لەسەرتە بۆی هەندێک جار ئەو کەسانی کەوا ئەڵێن چاویان زەعیمە سەبەبەکەی خوێندنە ئەوەیە هەندێک جار ئەو بەپێی ئەوەی کەوام کەوتمەوە دوای ئەڵێن ئەم خوێندنەکە بە شێوازێکی سەحی نەخێندووە گەر ناچاوی نێت ئاسایی بۆ گەل لە دەستی نەدایە ئەمە ئەوە بەڵام ئاسایە ینی حاڵەتێکی زۆر تەبیعیە تووشە و گرفتانە دین و ئەڵێن کاکە کەم بخێنەوە با تێک نەچێ ئەمە لەگەڵ ڕافیقەکانە ئەو مناقەش و شتانە باسەکرێ زۆر باشە پێم خۆشە بزانم دوایەتی تۆ چێ و ڕێنمایی تۆ چییە؟ وڵی ڕێنمای من ئەوەیە هەر کەسێک هەر مرۆڤێک کاتێک تووشی ئەم حاڵەتە دەبێت بابەتێکە شەرمێنەکە ئەمە بابەتێک هەیە زۆر هەڵەگری ئەوەش پێوترێ ستیگما ئەمە ستیگما يعني مصطلح كردي وعربي كشي يعني وصمة العار لا كومالجاي خومانا كاتك مروفيكا توشي كي دروني ديت خاصة لو أنا كاليدي للريفيا كان الذي ولشتا كان يعني أما أنا مثلا كسكاري عند سيان ناقري مثلا يعني أصلا روينا باسكا بوي أما أنا زور جرينجا تسقيفي شي نفسي بكريتو لكاتك توش حالتي كي دروني هات متشون هولي عند دسيان بجرين بين ولاي طبيك نفسي يعني دەرون ناسێک بۆی چارەسەری بکە ئەجینات چێشەکە زیاتر بەرەو گەورەترەچێت مەخاڵێک
دوم خاڵ کاتێک تۆ مەسەنە و کەسانە تەنانەت ئەوانەی کە زەنگینن ئەگە تووشێم گرفتە بێنەوە ناچن بۆ لای تەبیبێکی نووسی لە شارەکەی خۆیان ئەچن بۆ شاری شتێ بۆی نەڵانەوە عایلەیەکەوە کاتێک مەسەنەوە کەسیشی هەیە نەخۆشە ئەی خێرە جەنابەت ئەگە تۆزی سەرێژانەکە دکتۆر بە کۆڵان بە دوای گەڕێ ئەوە عیب نییە ئەسانی تو ئەسڵن ئەساسی کێشەی دەرونیەکان ئەوەن کاتێک مەسەلەن کێشەی جەسەدیەکان باڵتنیەکان ئەسڵی دەرونی ئێ باشە تۆ دەرونە ساکە تۆ ڕەنگە تۆشی کێشەی زەخت و شەکرەنەی بۆیە هیوادارم سوودێکمان بەخشی بێ بە خەڵک ئەگەر بۆ بەڕێز محەممەد سابی توێژەری دەرونی سپاس بۆ هەموو زانیاریەکان سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ سپاس بۆی باش زۆر باشە پێما بە فیچەرێکمان ئامادەیە سەبارەت بە چۆنێتی دروستکردنی چەقۆ فەرموو بینەر بامان باقی گەنجێکی شاری دەربەنی خانم ماوەی 5 ساڵێکە دەستم بەم کارە کردووە و کاری دروستکردنی چەقۆ دروستکردنات پیشەمان چەقۆسازیە من بیرۆکەیم کارم لە یوتیوبەوە بووە و حەزم لەم کارە کرد و هەوڵم داخۆم فێرکەم لە ڕێگەی ئینتەرنێتەوە دواتر وردە شتەکانم دروستە کرد و دەستم پێکرد دوای دەست پێکردنی هەمیشە وەکو پیشەیەکی منی لێ هات و توانیم ئەم چەقوانە لێ دروست بکەم و سەرکەوتوی تیا دەست بێنم ئێمە لەم کارەمە چەند شێوازێکی چەقۆ دروستەکەین بۆ نمونە چەقۆی قەسابی چەقۆی نوشتانەوە دروستەکەین و شمشێریش دروستەکەین ساتور و چەندین نوعی ئەوانەی کە بە کاری چەقۆ بێت ئێمە دروستیەکەین یعنی ئەو شێوازانەی کە بۆ دروستکردنی چەقۆ شمشێر خنجەر ساتور ئەمانە دروستەکەین ئەم تیخانە و ئەم چەقوانش پێکاتۆ لە چەندین نوعی ئاسن بۆ نمونە لە وەرەقی سیارە دروستیەکەین و لە پۆڵای تێکەڵی ئستیل و پۆڵا دروستەکەین کە ئەم پۆڵا ئەبێ ئاماژەی پێ بکەم کە لەناو خەڵکە بە پۆڵای سپی ناسرا بەڵام لە ڕاستیە ئەمە خۆی بوونی نییە خۆی پۆڵا تێکەڵی ئستیل و پۆڵایە پۆڵاکەوە کات ئستیلەکە بەهێز بێت و تۆکمە بێت و ژەنگ نەکات و ئەو پۆڵانەی تریش کە بەکارهێنێت کە پۆڵای وەرەقات بۆڵ برینە مشارە ئەمانە پۆڵانە ژەنگ ئەکەن بەڵام کوالێتیان لەوانە بەرزترە کە ژەنگ ناکەن ئاماژەی پێ بکەین کە ئەم نوعانە بەقوەتی و لاوازیانێ ئەم نوعانەی ئاسن ئەو ئاسنانە ئەیدر بۆڵبرین سیارە لە هەمیان بەهێزترە و مشار شتێکی واسەتەوە ئستیل و ئەوانەی کە ژەنگ ناکەن لەوان لاوازترە بەهۆی ئەوەی ئەمان پۆڵای پوختن و ئەوان تێکەڵن شتێکی بەهێز و باشترنەوە دروستکردنی چەقۆ چەند قۆناغێکی هەیە قۆناغ یەکەمی دروستکردنی چەقۆکە ئاسنەکە یعنی نەیبڕین بۆ دوایتر ئەیخینە کوورە و ئەیکوتین دوای کوتانەکە ئیتر بە کۆسرەی بڕین و ئەو شێوازەی کە چەقۆکە ئەگونجێ بۆی درێژی پانیۆمانەی دیادیەکەین و بە کۆسرەکەی بڕین دوای بڕینی ئەو ئەیتاشین بەو جیازانەی کە هەمانە بەو شێوازی دەمەی کە ئەگونجە تەنیکی یەکەینەوە بۆەوەی چەقۆکە جوانکیش بکرێتەوە دواتر کە دەمەکەیمان دروست کرد دێتە سەر قۆناغی دروستکردنی کلکەکەی
دوایەوە کلکەکەی دروستەکەین کلکەکەی ئەمە شاخی حیوان بەکارهێنین لاسیک بەکارهێنین داری گوێز بەکارهێنین بۆ شاخەکان سەرەتا بە جیازەکەمان ئەیبڕین دوای بڕینەکە ئاگر نەرمی ئەەکەینەوە و بە مانگەنە تەختیەکەین کا بەو شێوازە بۆ کلکەکە ئەدەت بگونجێت و داری گوێزەکەی دارەکەمان بۆ هێنن ئەیکڕین لە بازار ئەێنین ئەیبڕین بە شێوازی کە بۆ کلکی چەقۆکە گونجە ئێمە خاسیەکەین بۆی دروستیەکەین. ئەم ئیشەی ئێمە ئیشەکە و خواستێکی زۆری لەسرە بەوە کارەکانی ئێمە کارەکانی جیاوازە ئێمە بۆ هەموو شارەکانی کوردستانی بۆ هەولێر سلێمانی زاخۆ دۆک کەرکووک و ئێستا ماوەی کشە بۆ خوار و عێراقی باشووری عێراق نێرین کە ئەویش بۆ شارەکانی مووسڵ بەسڕە بەغداد نەجەف کەربەلا ئەمانەیە نێرین چووکە بە شێوازێکی کوالێتی بەرزان کارەی ئەمە بۆ شارەکانی تری ڕۆژهەڵاتیشم ناردووە بۆ نمونە بۆ جوان ڕۆسنە بانە سەقز بۆوانشم ناردووە نوعی چاوەچووکە ئەم کوالێتی ئەمە بەرزە خۆرچەنە لەوێش دروست ئەکرێ بەڵام ئەم شێوازی ئەمە جوانتر و پێرفێکترە لەوانەیەوە ئیتر هەر کەسە و حەزی خولیای خۆی هەیە بۆم نوعکارە و شێوازێک کە خۆی پێی خۆشە ئێمە بۆی دروستەکەین ئێمە لە ڕێگەی ئەم ئیشە و ئەمانەیە جوانی ئەم ئیشە دەربخەین و ئەم ئیشە بناسێنین بە هەموو جیهان لە ڕێگەی ئەم کارەمانە. دووبارە سڵاو بەڕێزان هەڵبەت لە بڕگەی بابەتی ڕۆژ ئەمڕۆ گفتوگۆ و ئاخاوتنەکەی سەبارەت بە گرنگی ئەنجامدانی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە شارە جیاوازەکان و بەتایبەت لە کەرکووک ئێمە زانین کە دوێنێ دیداری یەکێتی لە کەرکووک بەڕێوە چوو و بەسەر چەند لیژنەیەکی جیاواز لە ژێر ناونیشانی جیاواز دابەش بوونە و ئاخۆ میکانیزم و ئالیەتی ئەم دیدارە لە چه ئاست و بەکام ئاراستەیە و تا چەند ئەم دیدارە بۆ نوێبوونەوەی حزب لە ڕووی بیر لە ڕووی تەکنیک لە ڕووی استراتیژ لە ڕووی پەیوەندیەکان لە ڕووی خزمەتکردنی زیاتر و باشتر و چاکتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەم قۆناغە پێویست بوو لە ئێستای عێراق بە پرۆسەیەکی تەواو سیاسی ناهەمواری نامستەقڕی هەنووکەیە تێپەڕ دەبێت و سازدانی دیدارێکی لەم چەشنە لە کەرکووک و بۆ خودی حزب بۆ یەکێتی لە ئێستاە تا چەند پێویست بوو و تا چەند پرسێکی هەنووکەی بوو و هاوکات بیریشمان نەچێت کەرکووک و ناوچەدابڕاوەکان تا چەند لە ئەولەویەتی کاری دیدار دەبێت و کاری لەسەر دەکەن بۆی کە لە سەرەتای مانگی 5 بە کۆمەڵێک بڕیاری کۆنکریتی و کۆمەڵێک خاڵ بکرێ بە پرەنسیب بە بنەما کاری لەسەر بکرێ بۆ داهاتووی حزب و باشتربوونی حزب و بەپێی گۆڕانکاریەکانی سەردەم و مۆدێرنیتەبوونی حزب لە ئێستاە تا چەند پێویستە بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز سەیوان نووری کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ گفتوگۆ و ئاخاوتنی لەسەر دەکەین کاک سەیوان خێراتی بەیانی باش بەیانی ئێوەش باش زۆر خۆش بێت سازدانی دیدارێکی لەم شێوازە بۆ ئێستای عێراق و خودی حزب یەکێتی لەم دۆخە سیاسی نامستەقڕ و قەیرانی دارایی و ئەمنی و ئابووری و پێموچەی و چوزان کۆمەڵی قەیران کە بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقی گرتووە تا چەند پێویست بووە تا چەند گرنگ بوو. سەرەتا ئەم کاتی ئێوە سەرجەم برادرانی تەلەڤیزیۆنی کەرکووک باش سوپاس بۆ ئەم دیدارە و دەرفەت و ئەم کاتە قوربان دەکرێت ئێمە بەر لە پرسیارەکەی زەنابەت زۆر بەشمان ئەومان پرسیوە ئەم دیدارە بۆ لەم کاتەیە و دیدارەکە مەبەستی لە چییە ئەوەی معلومە کە دیدار ملتەقایەکە تەرحێکی تازەیە لە نێو کایە حزبەکەدا لەوانەیە لە ساڵ و لە
زەمانەکانی ڕابردوودانە بووە بەڵام لە ئێستادا ئەومان بە باش زانیوە بۆ دیدار و بۆ لە ئێستادا دەکرێت ئێمە وەکو حەزب گەڕاشکاوانە بیر لە سەرجەم ئۆرگان و سێکتەرەکان بکەینەوە ملاحەزات هەبوو دەبیندرا لە ڕێگای دیکەوە ئەو گلەی و گازندە و کەم و کوڕیانەی کە بەدەستەی ڕێکخراوەیی و کاری ئۆرگانبەندی یەکێتیە بە دەرکەوت بوو دەگەیەندرایە سەرووی مەڵبەند و مەکتەب و ئۆرگانەکان ئەو هەیئاتانی سەرۆش تا مەکتەبی سیاسی و کارجەڵان و سەرۆکایەتەکە بڕیار لەوە درا کە ئەم دیدارە بە ئەنجام بگەیەندرێ خۆشبەختانە هەواڵ قوباد تاڵەبانی کە ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەو سەرۆکاری ئەو دیدارە دەکا لیجانی هاوشانی هەواڵ قوباد لیجانی باڵای ئەنجومەنی بۆ دروست کراوە ئیتر شۆڕبوونەوەی بۆ دەکراوە بۆ مەجموعەیە دەڤەر و شار و مەڵبەند کە بەو هیوایەی لەم دیدارەدا بە ئەوەی عەرەب دەڵێ بەڕەحابەت سەدر سەرجەم ئەندام و بەڵێ بە سنگێکی فراوانەوە سەرجەم ئەندام و کەوادر و قاعدە جەماوەریەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە و بۆچوون و ڕاو نیازی خۆیان بگەێنن بە سەر و ئۆرگانەکانی خۆیان زۆر باشە کاک سیوان تا یەک دوو ڕۆژی ڕابردوو تەنها 11 لیژنە بوو پێما بێت ئێستا دوو لیژنەی بۆ زیاد کراوە ئەو دوو لیژنەیە چین و هۆکار چی بوو کا بۆی زیاد کرا مەقسەدت لە شاری کەرکووک بەڵێ لە ڕابردووە برادرانی ئەنجومەنی باڵای ئەو دیدارە لەگەڵ جەنابی کاقوبات سەردانی مەڵبەندی دووهۆک و یەک شوێنی دیکەیان کرد بوو دوێنێ خۆشبەختانە کە ملتەقای ئێمە بڵێن دیداری ئێمە لە شاری کەرکووک بوو ئەو لیژنانانە ڕاگەیاندرا بەپێی پێویستی ناوچەکە و ئۆرگان و هەیکەلەتی مەڵبەند و شێوازە کارەکەی ئەو شارە ئەو لیزانانە دەکرێت لیزانەکان خۆی لە مەجموعەیە سێکتەر دەبینیەوە بۆ نمونە خوێندنی باڵا تەندروستی ڕاگەیاندن پەروەردەی ڕێخستن و ئەندامانی کادر ژنان یاسا و دەستور ئەوە نزمنی لیژنەی یاسایەکەیە ئەمە مەجموعەیە لیژان بوون کە تەشکیل کران ئەوەی کە تۆزێک دوێنێ تووشی لە دیدارەکەی یەکێتی کەرکووکدا وا دەزاندرا کە ئەمە خەڵکانێک نیازیان هەیە پەردەپۆشی شتێکی پێ بکەن و ماوەیەکی کەم و یاخود لە بینی دوو کەوانە بابەتێکی مستەغەر یا بچووکراو بێت و بە موحەدی راپۆرتێک بەڵام دەرکەوت خۆشبەختانە کە ئێمە دەزانین سەرەتای مانجی 5 دیدار بە ئەنجام بەگەیاندرێ لێستەوە کات کراوەیە و ئۆپنە فراوێت تا سەرەتای مانجی 5 ئەم هەواڵانە و هەموو کادر و ئەندامێک وەکو وتمان بەشدار دەبێت لەو لیژانانە ئیتر بە پێی بوار و تااقەت و توانای ئەو کەس و هەواڵانی کە بەشدار دەبن اقتراحات و پێشنیار و ڕازی خۆیان دەگەێنە ئەو لیژانانە باش ئوستاز ئێمە زانین کە نوێبوونەوە ئەپدەیت ریفۆرم چاکسازی لە ژیانی یەکێتیە شتێکی نوێ نیە یەکێتی بە بەردەوام هەمیشە هەوڵی داوە لە ڕێگەی پلیۆن بە یاخود کۆنگرە جیاوازەکان بێت کە چاکسازی لە یاخود چاکسازی ڕیشەی لە سەرجەم ئۆرگانەکانی بکە ئەشێکە کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا حزبێ چەندین ساڵە کۆنگرەی نەکردووە و ئەوترێ و حزبی کەوا کۆنگرە نەکاوە چاکسازی لە خۆیان نەکاوە لەگەڵ سەردەم و قۆناغا جیاوازەکان خۆی نەگونجێنێ لە شوێنی خۆیان مراوە حاکە عرە بڵێ مراوە حاکە و دۆگما بێت چەق بەسوە بێ لە شوێنی خۆی ینی بۆ دۆخی ئێستا و بۆ سەردەمی ئێستا بە تایبەت یانی ئێمە کە ها سەردەمی بە گلۆباڵ بە عەولەمەبوونی دنیای بە جیهانیگیریبوون دنیای لە ئێستاە تا چەند پێویست بووە تا چەند گرنگ بوو دیدارێکی لەم چەشنە بەڕێوە بچێەوە تا چەند پێویستە ها لە دوجار ئەمە ڕەنگە پرسیاری هاوڵاتی و کادریانیش بێ با ئێمەش پرسیاری ها واقعی ڕیالیزم منطقی بەڕاستی بکەین ئەنجامەکانی ئەم دیدارە ئەو راپۆرتانی کەوا پێشکەشەکرێ دوجار بڕیارەکانی بە پراکتیکی بە تەطبیقی بە عملی کاری لەسەر بکرێ نەک تەنها حبرێک بێ مرەکەبێک بێ لەسەر کاغەز و بمێنێتەوە بەڕاستی بەڵێ ئەگەر بگەڕێنەوە باگێک بکەین بۆ دەستپێک و دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان لە 75 و 76 تا ڕۆژی ئێستامان سەرووی چلو ئەوەندە ساڵە دەکات ئەمە بۆ ئەگەر بمانەوێ خۆمان لە هەڵە بدەین
ئەڵێن ئەمە بێکەم و کوڕین و هیچ کێشەیەکمان نییە و کارەکەمان کارێکی زۆر ڕەوایە و حزب و ڕێکخرا و پارتەکەمان کاری خۆی دەکات. بەڵام وەکوتم لە سەرەداتا ملاحەزات هەیە کە تووشی لاوازی لە چەند شوێن و سێکتەر و ئۆرگانێک یاخود لە ئاستی تموحدانین. ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد ئەم دیدارە یاخود ئیجابیاتی دیدار هەڵبەتە هەموو شتێک دوو لایەنەیە سلبی و ئیجابی. بەڵام ئیجابیاتی ئەم دیداری کە تموحی کادری تێدایە بۆ نمونە جەنابەت هەر هەواڵێک لە ئەم ستۆدیۆ و ئەم تەلەڤیزیۆن و کەناڵی بەڕێستان اقتراحێک بە مێشکا دێت بۆ چاکردنی جۆری لە ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان کە تەلەڤیزیۆنی کەرکووک شێچێکە لە مەحەتە وێزگە و ئۆرگانەکانی. بەڵام لەوانەیە نەتوانێت ئەو داوایە ئەو نیازە ئەو اقتراحی خۆی بگەێنێتە مەسئول و بەرپرس و بوارەکەی خۆی. بەڵام خۆشبەختانە لەم دیدارەدا دەرگا واڵاکراوە. وەکوتم دوێنێ ئەو زانانی کە تەشخیص کرا امتیازێک نییە بۆ ئەوەی مەسئولی لیژنەکە یا ئەوەی ئەندامەتیایی وتراوە بەڵێ فەرمون لە ئەندامی کردەوە هەتا سەروتر چێ توانە و تااقەتی تیا هەیە بابێ ئەوەی دەڵێن ئەسپی خۆی تاودا با اقتراحات و ئەوەی کە لە لای خۆیەتی ئایدیای خۆی بیر و بۆچوونی خۆی ئەو تازەگەرایی کە لای ئەو نەوەیە حەز دەکات لای حزبەکە نیە تەرحی ئەکاوز بۆ کادریان بۆ هەواداران و خەڵکی ئاسایشە بێ. ئێمە وتوبانە هەر کەسێک ئەندامی یەکێتی بێ تهدید کراوە لە ئەندام کردەوە. بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکەی پسپۆر خەڵکی دڵسۆز ئەوانەی کە لە ناو کایە حزبێکەش نین بەڵام نیازیان هەیە لە ڕێی یەکێتیەوە ئەو مەکانێت و کیانەی کورد و وەزعەکە ڕابگرن بۆیان هەیە بێن تەرح بکەن. مەجموعەیە لە شێوەی وەرشە پێکهێنراوە ئەم لوژانانە. جام ئێمە ئەومان باس کردووە کادر هەیە زویرە ئەندام هەیە بێتاقەتە. لەم دیدارە ئیجابیاتێکی دیکەی ئەم دیدارە داواش ئەەکەین. من هەر لێرەوە داواکەم لە سەرجەم ئەو خوشک و برایانم کە لە ناو ڕیزەکانی یەکێتین لە شاری کەرکووک کە ئێستا دیدارەکە ئەگەیشتۆتە ئەم دەفەر و شاری ئێمە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ئەرقەلەی بۆ دروستکرابێ یاخود کێشەیەکی زۆرش گەورە نەبێ بەڵام وای لێ کردووە کە ئاستەنگێک ڕێگریەکی لێکراوە لەیەکە لە ئۆرگانەکان اقتراحەکەی خۆی کارە ڕێکخراوەکەی خۆی بکە. ئێستا دەتوانێت و مەرجش نییە لە یەک لوژنەیە بێ مثلەن هەواڵێک کاری دەچێتە لوژنەی ژنانەوە بەڵام بۆ خۆشی دەرچووی یاسایە و شادەیەکی هەیە بۆ نمونە دەچێتە لوژنە سیاسی و یاسایی و دەستوریەکە شتێک بۆ مادەی 140 شەڵێ. ئەجا ئەمە وا دەکا کە کادرانی ئێمە لەو چەق بەستووە لەو دۆگمایی جەنابەت ئاماژەت پێکرد هەر نەمێننەوە و لە ناو ژنگایەک بن هەست نەکەن کە لەگە سەردەما ناگونجێن. ئەم دیدارە بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەی حزب وەکو یەکێتی پاڵنەری زیاترمانە بێت کە بەرەو موسساتیکی زیاتری ببین. زۆر باشە. کاک سەیوان ڕەنگە هەندێک و پرسیاری لا دروست بیا خۆ جیاوازی چیە لە نێوان کۆنگرە و دیداری یەکێتی وەروەها ئەو کێشە و گرفتانەی کە کۆنگری توانی چارەسەری بکە ئاخۆ دیداری یەکێتی توانێ و کێشە و گرفتانە چارەسەر بکە؟ خۆشبەختانە هۆکو کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان دڵخۆشم کە وەکو یەکێتی گەر کێشە هەبوو بێ نەشاردراوەتەوە. گەر دابەزینی ئاستی نەوعی شوێنێکمان بەدی کردبێ پەردەپۆش یاخود ئەوە یەکمان نەکرد نەمان شاردوتەوە. لەم دیدارەدا هەڵبەتە پێداچوونەوەیەک هەیە هەر بۆ نمونە ئەوەی بەڕێز ئاماژەت پێکرد گەروازەحتر بین لە کۆنگری چواری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆتایی ساڵی 2019 بە ئەنجام گەاندرا بەڵێ کەم و کوڕی هەبووە مەجموعای ئیزبارە و فایل کە هەڵدراوەتەوە دۆسەی گەورە دانەخراوە و کاری تەواوی لەسەر نەکراوە. لەم دیدارەدا هەوڵەکان چڕ دەکرێتەوە بە سنجێکی فراوان بە دڵێکی فراوان مەجالێکی زیاتر فراهەم کراوە بۆ سەرجەم ئەندامان و کادرانی یەکێتی ئەو تەرح و توڕەحاتانی خۆیان بگەێنە سەروی مەڵبەند و لێوە بگاتە لوزنەی باڵا و کاری پێ بکرێت لە سەرەتای مانگی 5. باشە کاک سەیوان تو خۆت لە لیژنێکا بەشداریت ئەندامی؟ بەڵێ. کام لیژنە؟ دوێنێ لە لیژنەی پەروەردە و پەروەردەی کادر و ئەندام و ڕێخستنا بەڕێز بامۆستا کاکە ڕەش ئەنجام مەسئولی ئەو لیژنەیە بوو
دواترش کات و دەرفەتم بۆ هەبوو لە لێژنەی هەواڵ ئاڤێستا کە سەرۆکاتی دەکرد لەگەڵ هەواڵانە لەژنەی یاسا و پێداچوونەوەی دەستور. باش ئێستا لە لێژنەی یاسا و پێداچوون و دەستوری بەڵێ باشە بێمە سەرەوەی خاڵی سەرەدا کە باس کرد پەروەردەی کادر ئێمە زانین گەوکو دەوترێت کادرێ بێت لە کۆمەڵگای قدوە بێت سەرمەشق بێ سارابیانی ئەڵی خەڵک چاوی لێ بکە ئیدیش لە ڕووی ئەتەکێتی قسەکردنەوە بێت مامەڵەکردن بێت کردداری گفتاری مۆراڵ و ئەخلاق و ئیتیکی وەجل و بەرگی بەڕاستی بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو ئێستا هاوڵاتیان بە حکمی کۆمەڵی قەیران وای لاتوانی هەموو شتێکیان لە بەرچاوکەوتە دووچاری خەمۆکی بوونە بەڕاستی کە لەگەڵ میوانەکەی سەرەتایە باسمان کرد بۆیە تا چەند گرنگە ئێمە ئۆرگانەکانمان ینی کادرێکی نەوعی باش پەروەردە بکەین و بیکەینە نێو کۆمەلگاوە ینی کادرێک بێ بتوانێت کە خەڵک بۆ لای حزبەکە پەلکێش بکە نەک خەڵک لە حزبەکە بڕاوێنێتەوە ئەمە زۆر گرنگە ڕەنگە هەندێک کادر هەبێ ینی بە حکمی نەبوونی باگراوندێکی باشی حزبی معرفی نەوعی جاری وایە خەڵکی لە حزب ڕەوانێتەوە نەک خەڵک بەلای حزبەکەی ڕاکێشێ ئەم دیدارە تاشن گرنگە کە ئەو لیژنەیە تایبەتمەندە بە پەروەردەی کادر ینی کار لەسەر هزری کادر بکە و کادریش لە نێو کۆمەڵگایە بتوانێت کاریگەر بێ بەڕاستی پێشکەوتوو بێ نەک پاشکەوتوو سەرکردە بێ نەک بنکردە بێ بەڵێ ئەمە تا چەند گرنگە گرنگی ئەوە لەوە دەبینمەوە با ئاماژە بۆش بکەین ئەم دیدارە هەر ئەوانەی کە ناومان هێنا ئەوانە نەبوونە بەڵکو تەراکماتی کاتەکان و ساڵەکانی دیکە هەر یەکەو لە مەحفەلی خۆیەوە لە ئۆرگانی خۆیەوە گەڵاڵی ئەم بیرۆکەیە کراوە کە ئێستا هەواڵ قوبا تاڵەبانی لە سەرەتای ماجی پێنج سەرۆکاتی دەکات بە ئەنجامی دەگەێنێ ئەمە سەردەمەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەوەی پەروەردەی کادر ئێمە زۆر بەمان درک بۆ دەکەین گەر میویلێکمان بەرەو بلۆکی ئیشتراکی یاخود شێوە تەنزیمە کۆنەکانی بۆ نمونە ستالینی یا ئەو کۆمەنیزم ئەوانە بوو بێ ئەوە لە 1956 هێناومانە تا ئێستا دەکرێت نەوەیەکی تازە جیلێکی تازە دێت سیر دەکا ئەو شتە نەگونجە بایدۆلۆژیای سوۆشال میدیا بێم سوۆشیال دیموکرات ئەی خۆشمان لە پاش کۆنگرەکانی دیکەوە شعاری سوۆشال دیموکراتمان هەڵگرتووە کەواتە تەناقوزێکەیە ئێمە هەر چاوی لێ بخەوێنین و بڵین کارەکە دەڕابڕێەوە ئەوە شتێکی خراپە و ئەو دۆگمایە کە تۆ دەڵێی لە ژینگەیەکە تەتەور بەکار و بە برە بە مستەقبەلی خۆت نادەی ئەو گەنجە کە لەگەڵ ئەو جیلەی ڕابردووە هەستەکە تەناقوزەکەیە یەکێک لە مەهامەکانی ئەم دیدارە وەک دەڵێت بە موتوربەکردنی ئەو دوو نەوەیەیە نەوەیەک لە ڕابردووە معجیبە یاخود لەسەر شێوازی ئەو بیری چەپ بووە لەگەڵ ئێستادا کە ئێمە شعار و ئایدیاکەمان لەگەڵ سەردەمەکە گۆڕانکاریی بەسەردا هاتووە بە موتوربەکردنی ئەم دوو نەوەیە ترێکی بەهێزەدا بۆ هێشتنەوەی نەوعێکی چاک بۆ برەودان بە چەندین ساڵی دیکە ئەگەر نیازت هەبێت تۆ لە ناو ئەم کۆمەڵگەیەدا کارەکانت بە ساچی ببەی ئەنجام لەسەر جەم سێکتەرەکان هەر بۆ نمونە با بێمەوە سەر ڕاگەیاندن و ئەو بواری جەنابتان تەلەڤیزیۆن کە پەیدا بۆ سەرەتا HD نەبووە بۆ نمونە یاخود لە ڕووی تەکنیک و لاقیتە و ستاند و کامیرۆوانە ئەو شتانە نەبووە پێشکەوتون نەبوو بەڵێ ئێستا تۆ اقتراحێکت لەلایە یا ئەم خاتونە دەڵێ بە تەلەڤیزیۆنی کەرکووک یا کەناڵەکانی ڕاگەیاندنی یەکێتی بۆ نمونە لاساییەکی ئیجابی بۆ نمونە جەزیرە یا کەناڵێکی دیکەی عالەمی بکەنەوە کە تۆ اقتراحی خۆت تەقدیم بە لێژنی ڕاگەیاندن کرد لە ڕێی ئەو هەواڵە کەوتمان ئێستا دەست نیشان کراوە وەرکشۆپێکتان دروست کرد لەسەر گروپێک لەسەر واتسئاپ یا ڤایبەر اقتراحەکانتان کۆ کرد و لێرەوە تایەکی پێنج تۆ اقتراحێکدا وەڵی با بەشی ڕیپۆرتاژی تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ نمونە چاو لە The Guardian بکات چاو لە BBC بکات بۆ نمونە بەڵام ئەو کاکایە ئەو دادەیە بۆ نمونە نایگەێنێت یا کاری پێ ناکە تۆ وجدانی خۆت مرتاح کرد وەکو کادرێک و ئەندامێکی یەکێتی نوسخەیەکی ئەرشیفی ئەو اقتراحی خۆش لەلایە کە تەرحەت کردووە لە دیداری یەکێتیە
دەڵێ من ئەمەم کردووە ئێوە بە ئەنجامتان نەگەیاندووە فەرمونون من تاوانبار نیم دەبێ من بێم ئەو کارە چاکەمەوە ئێوە زەحمەت نەبێ ڕێگاکە بۆ ئەوانە چۆڵکن کە بیری تازە و فکری چاکیان پێە و هەروها بۆ سێکتەرەکانی تر چی تەندروستی چی خوێندنی باڵا چی ژنان چی گەنجان چی ڕێخستن و چی ئەو پەروەردەی کە باسمان زۆر باشە کاکسیان پێمان بێت بە شێوازی ئەلکترۆنی شەکاوزاگە لە دەروی وڵاتیش بێتوانی بەشداری بکەیت پێم خۆشە زیاتر ڕوونی بکەیتەوە چۆنیەتی چۆنڵی ڕابوتونەکانی خۆت بدەیت بەڵام بە شێوازی ئەلکترۆنی دوێنێ لە پاش ئەنجامدانی یەکەم کۆبوونەوەی فراوان لە پێناو دیداری یەکێتی کە هاتوبوونە کەرکووک ئەوە ڕاگەیاندرا کە لوزنەکان ئەمە بوار و اختصاسەکانیانە وەکووتمان ئەو برادرانشی کە تێدا بەشدارەکەن ئەم ئەرکەیان لێرە لەسەر شانە هەتا سەرەتای ماجی پێنج بە ئەنجام گەیاندنی وەکوتم لەسەر تۆڕی تەواصلی سۆشیال میدیا دەکرێت هەواڵێکەوەی جەناب دەڵێ لە دەرەوەی کەرکووک بێ یا لە دەرەوەی وڵات بێ بە هۆکارێک بەڵام لە فەیسبوک عفوان لە واتسئاپ یا لە ڤایبەر یا لە تەواصلی نێوانی تایبەتی خۆیان مقتەرەحاتی خۆی پێشنیازی خۆی بگەێنێتە لوزنەکە و بۆ خۆشی خاوەنی ئەو پێشنیازێ و وەکو سەروەریەک بۆی دەمێنێتەوە زۆر باشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە دیداری یەکێتیە تاکو چەند بایەخیان بە ڕۆڵ و تواناکانی ژنان داوە بەڵێ دوێنێ هەواڵی بەڕێزبان کاکاسۆ مامەت هەر لە سەرەتای دەستپێکی ئڵقای کەلیمەکەی باسی ئەوەی کرد کە وتراوە کە دەڵێن دەبێ ژنان و گەنجان تەرکیزی لەو دوو توێژە کرد دەوری کاریگەر و ڕۆڵ و تەواجدیان لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبێت ئێستا ئەو خوشک و ئازیزانەمان کە ئەندام و هەواڵی یەکێتی لەم مەڵبەند و سنوورەی کەرکووک و قەزام ناحەکانی دەوروبەری هاتوون بە پەرۆشەوە لە لیژنەی ژنان شانبەشانی هەواڵانی دیکەمان ئەو داوانەی خۆیان پێشکەش کردووە ئومێد دەکەین ئەگەر ئەم تەجەموعە حزبیە کە نێوی دیدارە کاری ژنان و توێژەکانی ترش بەم شێوەیە بکە ژنان بگاتە ئاستێکی باش جەنابەت و من و سەرجەم هەواڵان تەفەهوممان هەبێ بۆ هاتنە پێشەوی ڕەگەزی مێ لە نێو ئۆرگانەکانمان ئەوەی بەڕێز لە سەرەتا ئاماژت پێکرد دیدار نابێتە جێگرەوەیەک بۆ کۆنگرەی پێنجی یەکێتی دیدار نابێتە مەحفەلێکا وێزگەیەک بمانەوێ کارێکی نائۆرگانی دەرچوونێک ئەنحرافێک خوانەخواسە لە پەیڕەوی ناوخۆیان هەبێ لێرە ببێتە سەنەدێکی یاسایی وەک دەڵێن و ئەو ئیشانە بکە ئەمە بۆ خۆی هەوڵێکە یەکێتی وەکو حزبێک کە خۆمان بە زیندوو دەمانێت کارەکانمان زیاتر بەرەو موسساتی و دامەزراوەی بەرین چ ڕۆڵی ژنان و چی ڕۆڵی گەنجان و چی ئەو مەجارانەی کە هەست کراوە کە لاواز بۆ یاخود لە ڕێڕەوی ڕاستی خۆی لایداوە ئومێد بەخشین کە بێتەوە سەر هێڵی گشتی و کارکردنی خۆی باش کاکسیوان زۆربەی جارانی لەم وڵاتەرم شارە با بڵین هەر فستیڤالێک هەر بابەتێکی کۆمەڵایەتی هوەری سیاسی کۆنگرەیەکە هەشتێک بەڕێوە چوو بێت زۆر جار لیژنە ئەو لیژانەی کەوا دانرێ بۆ نەگلی دێتە سەریان تا چەند گرنگە ئەم لیژنانەی کەوا دانراون بۆ منە کادرێک پرۆپۆزڵێک بۆ چوونی خۆی دیدگای خۆی ئادەی خۆی پێشکەشەکات لیژنەکان بە ئەمانەتەوە بگەێن بەڕاستی لەسەر ئەساسی مەحسوبیت و منسوبیت نەبێ بەڕاستی لەسەر ئەساسی ئەوە بێ کە تۆ دەتەوێت بە شێوەیەکی واقعی تەطبیقی عملی ینی حزبەکەت گۆڕانکاری لە حزبەکەت تا بکەی و حزبەکەت بەرەو ئاقارێکی باشتر بێت و دوجار هەمووان ڕەچاوی خۆشەویستی بۆ ڕێبازەکەی مام و خۆشەویستی بۆ حزبەکە بکەن بەڕاستی نەک لەسەر ئەساسی بەرژەوەندی بێ و بە ئەمانەتەوە شتەکان نەگەێنە سەرەوە تا چەند گرنگە لیژنەکە بە ئەمانەتەوە پیت بە پیت هەمووی بگەێنێ بە شوێنی مەبەست من ملاحظەی خۆم لە دوێنێ یەکەم دانیشتن و کۆبنەوەمان بۆ ئەو دیدارە هەستم بەوە کرد بۆ نمونە ئەوەی جەنابەت ئاماژ کرد لیژنە بۆ ئێمە لە شەرق بەعام و لە نێو ئەو کایی خۆماندا ئەوەی بەڕێزت فەرمووت لێی بێزارین و وەڕەسین کاتێک دەبستین کارێک دراوە بە لیژنە بۆ خۆمان هەر نەفسیان بێتاقەت دەڵێن بێ ئەنجام دەبێت لەبەرەوەی من و تۆ لە لوژنەیەکدا دەندرین بۆ کارێکی کەسێک و مۆزوعێک و هەواڵێکی دیکە بەس لە نێوان من و
ئاڵوگۆڕ و تەداولەکرێ و ڕێی هەردووکمان دەبێتە قەرارێک بۆ ئەو بابەتە. بەڵام لێرەدا بۆ نمونە دوێنێ لیژنەی زۆر لە ئاستی بەرز پێکهێنراوە جاران وەکو تەقلیدێک وەکو باو وەکو کارێکی کلاسیک دەبایە سەرکردەیەک مەسئولی ئەندامێکی مەکتەبی سیاسی سەرۆکاتی ئەو لیژنە بکە هەر بۆ ئاگاداری بەڕێستە لێرەوە ڕێز و حورمەتم بۆ جەنابی کاکمەند مەسئولی مەڵبەندی کەرکووک دوێنێ لە دروستکردنی لیژنەکانە هیچ جەنابی کاکە ئەوەند کە مەسئولی مەڵبەندی کەرکووکە لە نێو مەسئولی ئەو لیژنانە نەبوو کادیرمان هەیە سەرکردەش نەبووە پلەیەکی حەزبی خواتری سەرکردایەتی بووە مەسئولی ئەو لیژنەیە بووە کەواتە ئەوەی تۆ ئەڵەی هەوڵە دەین لەو حاڵەتە دەری چوێنین و بیگەینە بڕی ئەمان بۆ سەرجەم بۆ کووتم لە ئەندام کردەوە پیادێ هەتا سەر و تر لە پلە و پۆستەکان بێت تەرحی خۆی بکە ئەوەی لە بابەتەکەی جەنابشتا باسمان کرد ئەگە بە شێوە ئەلکترۆنیکەش بێ هەر هەواڵێک خۆی خاوەندداری ئەو مقتەرەح و پێشنیاز و ئوستوبەی خۆی ئەکا لە تەرح و ئەرشیفی نوسخەیەکی ئەو بابەتی خۆی لەلا هەیە بۆی سبەینێ بتوانێ لە مەحفەلێکی دیکە لە کۆبنەوەیەکی دیکەی حزبی بە موسەمایەکی تر بە پێی پێڕە و تەرحیەکات و هێنێتەوە سەر خەتی خۆی زۆر باشە کاکسیوانێکێک لە لیژنەکانەویش تایبەتە بە ناوچە جێناکۆکەکان یاخود کێشە لە سەرەکان پێم خۆشە باسی گرنگی ئەو لیژنەیەمان بۆ بکەیت ئێمە وەکو کەرکووک لە نێوان حکوومەتی عێراق و لەناو حکوومەتی هەرێمی کوردستان توینەتە نێو ئەو ناوچەی کە پێمان دەوترێ مەناتقی متەنازع عەلەیهی گەر ئێستا دەبینین قووەت فاکتەرێکە بۆ خۆی چۆتە سەرسکە و مەجموعەیە کار و شوێن دەبا بەڕێوە بەڵام ئەگەر لە ڕووە یاسایەکەوە بە پێی دادگای فیدرالی عێراقیەکی دێتەوە بۆ دەڵێ مناطق متەنازع عەلەیهی تەفسیرێکی بۆ داناوە کە بەڕێوەبردننی سوڵتان لەم ناوچانە لەلایەن هەردوو لاوە ببڕێ بەڕێوە هەتا ئەو کاتەی دەگا بە شێوەی ڕیفراندۆم بێت بە ڕاپرسی بێ بە تەغەیراتێکی منتیقەیی بێت لا دەبێتەوە کە ئەم شارە ئەم منتیقەیە سەر بچوێ و دانیشتمانەکەی ئارەزووی چی ژیانێک دەکەن ناوچە جێناکۆکەکان و ئەو لیژنەی کە بۆی دروستکراویشە لە خاڵە گرنگەکان کە ئەرچی کادرا مقتەرەحاتی خۆی بگەێنێ ئێمە لە کوێی ئەو دەستورە داین یاخود ئەو دەستوری کە نووسراوە لە هەرێمی کوردستان بەپێی ئێمەش کە ڕێکخراوێکین حەزبێکی وەکو یەکێتی چیمان پێ بکرێ کە ئەم ناوچەی ئێمە سوودمەند بێت زیاترین کەسمان لەو بەروبوومەی لەم وڵات و لەم دەڤەرە هەیە بێبەش نەبێت مادەی 140 بۆ تعتیل کراوە بۆ بە چاوە تەماشای کراوە لایەن ئەو چەند ئەنجومەنی وەزیرانی ڕابردوو ئەو پەرلەمانانی کە بۆ ئەو کابینانی ڕابردوو ئێستا لەو لیژنەیە ئەو دوو خاڵی کەوتم گەر شەنوکەوێکی بکرێ پێم وایە ئەنجام عاقبەتێکی باشی دەبێت دەست خۆش کاکسێوان سپاس بۆ ئامادەبوون و هیوادارین کە دیدار
و کارنامە و بەرنامەی دار بە هەراستێکی باشە بڕۆ هەمومان گۆڕانکارێکی باش و بەرچاو ببینی. دووبارە سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەش ئازێتتان کێشە هەر بژیت خۆش. زۆر باشە تەنها خۆشەویستی و محبەت و هەموو لایەک لە خۆشییا بن. گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ ماڵاوە. دەست هەر بژیت.